مصلح ودكتور هاوري كاغرابار سلاوتان لبيت من بورن زور سپاس دەکەم من کاک ئەوڕۆ کاک کامران تکنیکەی بۆ گۆڕێ بوومەیتر زایرم کرد ئەو ئێستا چوو سەر تکنیکی کۆنم لەگەڵ کارانتینا چۆرن تا برادرانی تر ئەوە دکتۆر ناسری شەبینم سلااو لێکرد نەزانم جنابی دکتۆر کەریم مرحبا دکتۆر کەریم ئەیبیرم ئێستاوی زۆر بەخێر بێ گەلێک سوپاس دەکەم کە وەختی خۆت تەرخان کرد و ئەمڕۆ لەو گفتوگویەماندا بەشدار بووی. ئێستا پێم وایە تەواوین کاک جعفەریش هەیە، کاک جعفەر سمۆ لە دهۆکەوە کاروباری ئێزدیان، کاک رابەرە، کاک دکتۆر مصلحە، دکتۆر مراد نەهاتووە پێم وایە و کاک حوسێن کاک فەیسەڵ من نابینم تەشتی پێ ناوە؟ کاک فەیسەڵ دیار نییە. کاک فەیسەڵ دیار نییە. زۆر باشە. جا ئێمە دەست پێ دەکەین ئەوانیش هەر کاتێک هاتن بەخێر بێت. جارێکی تر سوپاسی هەمووان دەکەم لە سلێمانیەوە جەنابی دکتۆر کەریم شەریف قەرەشتانی تەرووناسی بەناوبانگی کوردستان، جارێکی دیکە زۆر سوپاس و هەروەها لە سویدشەوە دکتۆر ناسری سەید ئەحمەدی کە جەنابی هەر پزیشکە. ئەمن پسپۆرەکان باز ناکەم دوای هەر کەس کە دەست پێکارەکە هەڵە بکەم. زۆر زۆر سوپاسێک لەگەڵماندایە جنابی دکتۆر هاوڕێ لە دانیمارکە، بەڵام لەو بە سوپاسەوە لەگەڵمانە جنابی دکتۆر مصلح ئیروانی و کاک رابەر تەڵعاد و کاک جعفەر سمۆ لە دهۆکەوە. لە ڕاستیدا هەروەکو لە عنوانی سەمینارەکەمان دیارە تەواوی کوردستان بەوە مەژوڵن ئەو مانگ و نیوە تا دوو مانگ بە تایبەتی ئەو مانگێکە لە کەرانتینەداین خەڵک بە شێوەی تایبەتی خۆی لە ڕێگەی ئەو زمانانەی کە دەیزانێ و هەروەها لە ڕێگای وەزارەتی تەندروستی کوردستانەوە زانیاری جیاجیای پەیدا کردووە. ئێستا کەمێک سترێس و نیگەرانی خەڵک لەوانەیە کەمتر ببێتەوە. بەس ئەمە بەلامانەوە گرنگ بۆ ئەمڕۆ کۆمەڵە پسپۆرە باستەوە بکەن لە سێ میحوەری لێک جیاوازە کە میحوەرێکیان تایبەت بە هەردوو دکتۆری بەڕێزی بەڵێن پزیشک دکتۆر شەریف کەریم قەرەشتانی، دکتۆر ناسر لە بواری دەرونی و بواری تەندروستیەوە، بەشی کۆمەڵایەتیمان هەیە کە دکتۆر مراد و دکتۆر مصلح و کاک جعفەر و کاک رابەر. کاک جعفەر تەمان هینمان هاتێ دەنگ و باسر وەزی ئێزیدیان و کاک رابەر و هەروەها لە بواری ئابووریش کاک حوسێنی کوردنەژاد و کاک فەیسەڵ و دکتۆر هاوڕێ مەنسوور بەگ. بەو ناوەنیە کە لە سێ میحوەرەدا مەجالی قسە هەیە، مەجالی مناقەشەش هەیە، بەس کەمێک اختصاسەکانمان لێک جیا کردەوە. ئەگەر ئێمە لە میحوەری یەکەمەوە دەست پێ بکەین کە ئەو نیگەرانی کە لە کوردستان هەیە و نیگەرانیەکە ئەگەر ڕێزبەندی بکەین لە خەڵکی جیاجیا نیگەرانی جیاجای هەیە. جارێ پێش هەمویان ئەوانەی کەوە بە جۆرێک کێشەی تەندروستیان هەبێ لەو بوارانەی کە وتراوە ڤایرۆسی کۆرۆنا لەوانەیە بە ئاسانتر زەفەریان پێ ببە، ئەمانە جۆرێک لە نیگەرانیان هەیە کە لە تەمەنێکی دیاریکراودا و هەروەها ئەوانەی کە لەڕووی اقتصادیەوە لەڕووی ئابووریەوە وەزیان باش نییە، مەجبورن بێنە دەرەوە تێکدان شێوەی ژیانیان جۆرێکی دیکەیەوە. خەڵکانی متەوەسط و بۆ سەرەوەش دیسان نیگەرانی هەیە، بەڵام نیگەرانی ئەوانیش دەبێت لە جۆرێکی تایبەتی بێت. جاگەر من لە دکتۆر کەریمەوە دەست پێ بکەم لەو وەزعە جارێ تعریفێکمان بۆ بکەی و پێ دوای خەڵکی ئێمە ئێستا نیگەرانیەکانیان چییە و تو چه پێشنیارێکیان بۆ دەکەی کە لە سترێسی خۆیان لە باری دەرونی خۆیان کەمتر بکەنەوە و پێ دوایە لە داهاتووشدا چ کاریگەریەکی بەسەر باری دەرونی ئیجتیماعیەکی کوردستانەوە دەبێت.
ئێمە دەدەقە ئەڕۆین دەدەقە دکتۆر کەریم دوای تەوان مەجای هاتنەوەش فەرموو. زۆر سپاس بۆ بەستان و میوانە بە ڕێزەکانتان. بێگومان جەناب دەزانی مرۆڤ کە ئێمە باسی مرۆڤ بکەین ئەبێ جیاوازی تاکی بکەین. ئێمە زانستە مرۆڤایەتیەکان جیاوازی لەگەڵ زانستە سروشتەپەتیەکان ئەوەیە کە ئێمە طبیعەتی بەشەر جیاواز لە یەکێ بۆ یەکێکی تر لە کۆمەڵگای بۆ کۆمەڵگایەکی تر لە چین و توێژێ بۆ چین و توێژێکی تر کەواتە ئەم نەخۆشی ئەم پەتای ئێستا هاتووە ڕنگدانە و کاریگەری لەسەر هەمومان وەکو یەک نییە. من لە مانگی دووە تازە ئەم پەتایە گەشت بۆ ئێرە تەقریبا مانگێک و چەند ڕۆژ پێش ئێستا لەسەر 152 کەس ڕاپرسیەکمان کرد لە ناو سەنتەری شاری سلێمانی. طبعا هەموو چین و توێژەکان تیا بخوێنەوە نەخوێنەوە بە گەورە بە بچوو کەسانی ڕۆشنبیر زانکۆ ینی ئەنسوری نێرمێ هەر هەمووی بڕواو هەبێت دەرەنجامەکەی ئێساس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر جەنابتان سەیریکەن تقریبەن وەکو ئەوە وایە لە 143 ئەوان چاوپێکەوتنمان لەگەڵا کرد ئەڵێن فشەیە و درۆیە و ئەم نەخۆشیە هەر نییە و دروستکراوە و هەرچیەک خوانەیکان نابێت. ئەمانە بەڕاستی 50 نەخۆشی وابیش کاریگەریی لەگەڵیان نابێت چکە لەلایەنی دەرونیە و بە هەندوەریان نەگرتووە. خەڵک چ کاتێک کاریگەری دەرونی لەسەریە بێ کە شتەکە زۆر مەترسیدار بێت لە ناو مێشکیا هەڵسەنگاندنێکی نەرێنی بۆ بکە مەترسی لەسەری هەبێت. کەواتەوە لە 143 کۆمەلگای کوردی بە پێ و نمونەی ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی جەنابتانەی بینن ئەوە ئەو ترسە ئەو قەلەقەیان نییە و گوێشی ئەوەندە نایەنێ و چگەڵەن فشەیە لە ناو مێشکیانە هیچ اعتقادە بیر و باوەڕێ نییە کە ئەم نەخۆشیە مەترسیدارە و ئەیان کوژێ یا تووشی شتێکیان نەکایە هەتا دوای. بەڵام ئەمانە لە چیەوە زەرەرمەندن؟ لە ناحیە ئیشوکارەوە ینی زۆربەیان لەوانەیە من هەندێکشانەوەی سەمپڵم لێ وەرگرت ئەوانن کە ئێستا لە ماڵەوە نیشوکاریان نییە کە ئیشیان نەبێ ئەمەی کێشەکەی ینی کێشەی کۆمەڵایەتیان بۆ دروستە بێ. من هەندێک لەوانەیە گو ڕۆژانە منە بێ پشمە دەرەوانێ کرێکاری بکەم ئیش بکەم ئێستا نییە تووشی کێشە بووم لەگەڵ هاوسەرەکەمان لەگەڵ مناڵەکانماندا بەخکەمیەکەم بە چاویسی سەیری خۆم بکەم بمرم باشتر لەم حاڵە لەبەرەوەی هیچ لایەنی مادیەکە ئەمە ئەو لای زەرەریان لێکەوتووە. لە 130 ئەوانەی چاوپێکەوتنمان لەگەڵا کردن ئەمانە هەر تۆقی بوون یعنی بە حەقە عەفو لە 130ەکە بە ئاسایی وەکو من و تۆ وەریان گرتە بوو کە تەنیا ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و WHO ئێمە جێبەجێەکەین و خۆمانە پارێزین و ئیتر ترسێکی وامان نییە یعنی لەلایەنی دەرونی و ترسەکەیان تقریبا مام ناوەندی بوو کە هەموو کەسێ ئەبێ بترسێ بۆ ئەوەی لەلایەنی دەرونیەوە ڕێنماییەکان جێبەجێ بکات. بەڵام ئەوەی لە بەرامبەر ئەوانەی کە بە فشێزانن لە 123یان بوون ئەم بە ڕێزانە تۆقی بوون بڕواتە بێ کاکسەر و هەندێکیان من دەیان لەوانە نەگەوەی چان پێکەوتمان لەگەڵاکردن بەس دوای ئەوە چەندەها کەس پەیوەندی کردووە ئەڵێ من ئەوەندە دەسم شتووە و دێم بۆ بە واهیمە هەستەکەم دەسەکانم بچوو بووەتەوە و کۆمەڵی خەڵکمان هەیە خۆی هەر پێشەوەی ئەم نەخۆشیە بێ کەسانێک بوون عەمەلی پێڵن لە سلێمانی وەسواسن یعنی ڕۆژی دەجار دەستیان نەشۆن ئەچێتە حەمامەوە لە جیاتی سەعاتێ نیو سەعات 4 سەعات 5 سەعات نایەتە دەرەوە. من کەیسی وایە پیاوەکەی ئەڵێ گەشتومەتە حاڵەتی تەلاق و لێکجابوونەوە هەر لە بەردەرگاوە ژنەکە ئەزریچێنی و هاوارەکە ئەڵێ جلەکان ئەبێ داکەنی یعنی وەکو ڕاضیە بە دەرپێقوتەیەک و بلووسێک ئەمە عەلاکەوە بێتە ژوورە وڵە قاتی دووسێ لە بەرامبەرمانەیە شەرمەزار و حەیامان چوو چی لێ بکەم یا تەلاقی بەم یا ئەبێ بە قسەی بکەم. اینجا ئەم حاڵەتانە ئەمانش باش نییە ئەمانە تۆقیون. اینجا من پێشبینی من ئەوەیە ئەمانە ڕێژەیان زیاترە بێ یعنی ئێستا ئەگەر بە پێ و سەمپڵی ئێمە وەربانگتون لە 123 بوو من مەترسی ئەوەم هەیە دوای ئەوەی کە ئەم کۆرۆنایەت تەواوە بێ ڕێژەی ئەوانە زۆر ببن. ئێستا خەڵکێکی زۆر هەیە بە پێ ڕێنماییەکان ئەبێ هەر 2 سەعات جارێ دەسی بشوە جاران فێر نەبوو بوو یعنی لەوانی ڕۆژەکە جارێ 2 جارەیشن. ئێستا هەر لەلایەنی دەرونیشەوە هەر ڕەفتارێ هەر هەڵسو کەوتێ زۆر دووبارەی کەیتەوە پاش ماوەیە گەبێت بە خوو بە عادەت کەسێتی ئێمەش کۆمەڵێ خوو کۆمەڵی عادەتە. ئەمە ژێکێکە لە مەترسیەکان کە هەم ڕێژەی ئەو کەسانەی کە تووشی وەسواسی بوون زیاتر بێ لە داهاتوە کەمەش کێشەیەکی هەم کۆمەڵایەتی هەم دەرونی هەم تەندروستیشە هەم ئەوانش کە ئەو وەهمانەیانێ هەم زیاتر بێ هەم ژمارەکانیان ئەمە ژێکێکە لە مەترسیەکان بە حەقەت.
اینجا ژمارەیەکی زۆری ئێستا ئەگەر نەشترسێن باکو خوێندکارەکان قوتابیەکان پەیوەندیەکەن ئەڵێ ئەم ساڵی خوێندنمان ئەڕوا خاستن تەلەبەکانی 6 ئەمەش لەم لاوەبێ قسە لەسەر ئەمانە بکرێت کەسانێکی تر هەن ئیمکانێتێکی باشیان هەبووە ئێستا هیچی نەماوە بەهۆی نەچوونە دەرەوە و مەعمە ئەمانش خەموخەفەتی خۆیان هەر هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی زەرمەندی یەکەمە بە حقت ئەوانن کە خۆیان تۆقیون زیاد لە پێویست احتیمامیان بە حاڵەتەکەیەوە تووشی کۆمەڵی ئەوهام بوون کۆمەڵە تووشی بیر و باوەڕی ناخۆش بوون لەگەڵ ئەوانەشی کە کاتی خۆی کەمێک نەخۆشی دەرونیان هەبوو ئێستا زۆر زۆر کێشەی بۆ دروست کردوون بەڵام خۆش جەنابتان نەزانن هەموو دیاردەیەک نسبیە ڕێژەیەشتی مطلقمانی لایەنی باشیشی هەبوو یعنی ئەم کۆرۆنا ئێستا هەمومانی کۆ کردەوە جاران زۆر دایک و باوکە بوو ئاگای لە مناڵەکانی نەبوو هەر سەتەلایت و ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان دایک و باوکی بوون ئێستا عەلەقەل لە ماڵەوە ئەتوانێت لەگەڵ مناڵەکانی دانیشێ ڕێنماییان کە کاتیان بۆ تەرخان کا زۆر جار لە خۆشەویستیەوان بێبەش بوون هەروە پشودانێک کە بۆ ماوەیە خەڵکێکی زۆر ماندوو بوو هیلاک بوو سترێسێکی زۆری لەسەر بوو یعنی ئەگەرم لایەنەشی حسابکەی کەمێک لایەنی پۆزەتیڤیشی هەبووە و من هەستی ژەکەم دوای ئەم کۆرۆنایە حتا لایەنی ئابوووریەوە هیچەوەی شێمەنی تا قسەی لەسەر بکەین حتا لایەنی سیاسی و تەسەوورەکەم لە لایەنی تەندروستی و لایەنی دەرونیەوە گۆڕانکاری زۆر ببێ یعنی دوای کۆرۆناکە وەکو پێش کۆرۆناکە نابێ حتا مەسەلەی خوێندنی ئێمە حتا تەندروستی ئێستا جەناب دەزانی ڤایرۆسێکە کە بە چاو نابینێ کاکسەر و هەموو عالم ئێستا بەم هەموونەوەویە و ساڕوخی ئەڕجە و ئەمەی کە مرۆڤایەتی بە حقە شانازی پێوە کرد ئێستا هەر هەمووی لە بەردەمیا چۆکی دایاوە ئەمەش ینی تەحەدایەکە بۆ تەندروستی بۆ عولەماکان بۆ زاناکان ئەبێ ئەمەش ئیشی لەسەر بکرێ هەروەها کۆمەڵی کێشەی ترمان بۆ دروست بووە بە حکمی ئیشەکە و ئێمە کە لەگەڵ یانە ئێستا خەڵکێکی زۆر لە ماڵەوانێ هەتا چواری بەیانی پێنجی بەیانی جاری وا هەیە دائنیشن بە دیا تۆڕە کۆمەڵایەتیەکانەوانێ ناخەون ئەمەش جەناب دەزانی ئێمە بەلایانی کەمەوە 6 سعات دەبێ مرۆڤ خەوێ بۆ لایەنی تەندروستیەکەی اینجا بۆ لەبەر ئەوەی ئێمە هۆرمۆنێکمان هەیە غودەی سنەوبەری لە ناو مێشکە ئینتاجیەکە ئەو هۆرمۆنە پێڵێن هۆرمۆنی میلاتۆنین ئەم هۆرمۆنە چ کاتێک بە تەبیعی بە سروشتی خۆی گەشە ئەڕژێ کە کاتی ڕووناچی نامێنێ و تاریکێ بێ اینجا ئێستا ئەمانە زۆربیان کە شەو هەتا بەیانی دائنیشن مانای وا کێشەیەکی تەندروستی سەعاتی بایۆلۆجیەکەش تێگەچێ هەروەندێکمان هەیە بەڕاستی کۆ ئەندامی دەمای بەرگریەکەیان چۆن جیهازی جەستەییمان ئێمە مەناعەمان هەیە وەکو ئەبێ وەرزشەکەن خواردنە بە هەمان شێوە جیهازی دەرونیەکەشمان جا هەندێک کەسێ ئەو سترێسەی پێ قبول ناکرێ ئەوەندە فێر نەبووە لە ماڵەوە بێ بۆیە زۆر جار پەنا بۆ ڕاکردنە بە یا خەوی زۆر زۆرە خەوێ یا خواردنی زۆر زۆرە خوا یا پەنا بۆ جگەرە کێشان و مادە کوحولیەکانە بە یا زیاتر لە حەدی طەبیعەکەی خۆی زیادە ڕۆیان تیاکە جەنابیش دەزانی ئەمە کاریگەری ئەبێت بۆ دوای کۆرۆناکەش هەروەها ئێمە سیستمی ڕۆژانەمان تێک چۆش ڕۆتینێکی ڕۆژانە هەیە هەموو دەروونزان و پەروەردیارەکان قسەی لەسەرەکەن ئەبێ مناڵ بەیانیان هەڵەسێ بچێتە بۆ کوێ دوای ئەوە دەستێشوە اینجا نانەخوا اینجا چێ بۆ قوتابخانە باخچێتەوە ئەو سیستمی ئێستا تێک چووە جا کێشەی بۆ زۆر لە خێزانەکان دروست کردووە کە ئەو کاتە زۆرەی مناڵەکانیان نازان بەچی بەسەر بەرن جا سەرڕای ئەوە ئێستا خۆی نەخۆشیەکە لەلایە بەڵام ئەم دیعاە و پرۆپاگەندە و واتەوات و درۆ و شتە دروستکراوانەی سۆشیال میدیا و هەندێک لە ڕاگەیاندنەکان ئەمە کێشەیەکی تری خەڵکێکی زۆر زۆری تۆقانووە بۆیە ئەبێ ئێمە لە زۆر ئاستەوە ئیش لەسەر ئەمانە بکرێ ینی مەسەلەکە هەر خۆ لاینێ دەرونیەکەی ئێمە و پزیشکانە ئەوەش یەکێ لەوەیە من زۆر جا پێشنیازمانەوە ئێستا بە ڕێگەی کورتەنامە بێ بە ڕێگەی هەندێک دراما بێ بکرێ لەسەریان ینی ڕێزێکی زۆر بۆ ئەم پزیشک و کارمەندانە و ئەمانەی ئاسایی دابنێ بۆی مەناعەیان زیاتر بێ بۆ ئەوانیش تەسلیم نەبن سەرەوەی ئێستا ترس لە مردن بەڕاستی لە ڤایرۆسی کۆرۆنا خەڵکێکی زۆر هەیە دایک و باوک پێم ئەڵێ مناڵەکەمان ئەڵێ بێ نەمرم ئەبێ باوکم نەمرێ ئەبێ ئەوە نەبێ تەبەن ئەم ترس و دڵە ڕاوچیە کاریگەری ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێ و نەتوانین لە ناو ماڵە لە شوێنێکی کە لە بابڵێن ژینگەکەیە دەواازەیەک بکرێتەوە بۆ فڕێدانی ئەم سترێس و ترس و دڵە ڕاوچەیە ئەگەری زۆر هەیە هەندێک نەخۆشی سایکۆسۆماتیمان هەیە ئەوانە دەرچێ و نەخۆشی سایکۆسۆماتیانە وەکو قورحەی مەعیدەیە دوانزەگرەیە جەڵتەیە ئازاری پشتە ماسوولکەکانە ڕەبۆیە چیچێت تا دوای ئەمانە دەرئەنجامی کۆکردنەوەی سترێس و فشار و هەڵچوونێکی زۆرە لە ناوە کە فڕی نەیتە دەرەوە
جا ئێستا زۆر لە خێزانەکان توشبوون بەسەر ئەوە بە تایبەتی خاصن کێشەیەکی تریشمانەیە ئەویش مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە کۆمەڵێک خێزانمان هەیە لە کاتی ئاسایی یا زەخت و ستێسێکی زۆریان لەگەڵ بوو کێشەی خێزانیان هەبوو لەبەرەوەی نەیانەتوانین مناڵێکی ئۆتیزمە مناڵێکی داون سیندرۆمە مناڵێکی بیرکۆڵە مناڵێکی ADHD نەیانزانی چۆن مامەڵەی لەگەڵا بکەن دەدەقەکەی تومان تەواو کرد ئەگەر شتێک ما بێ زەرور بەردەوام بەڵام ئەگەر پێویست بێ دێنەوە گەڕێکی ترەگەر چۆنی باشجا مەبەستمەوە بێ ئیشش لەسەر خێزانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بکرێ مەسەن کەسێکی نابیستە من نەمبینی لە کەناڵەکانەوە کەسێک بێت بە زمانی ئاماژە قسە بکە ئەم ڕێنمایە تەندروستیانە یا ئەو ترس و دڵڕاوچەی لەلایەن شەریحەیەکی زۆرمانەیە نابیستنەوەی کە ڕوولاڵەکان بە لوغەی ئیشارەت یان گەێن بۆیان ڕوونکەنەوانێت لەبەرەوە شتەکان زۆرە بەڵام من کاتەکەم بادەم تەواو بێت لە خزمەت زۆر سپاس دیارە کامەران مەسوولی ئایتیەمە ئەڵێ ئەو تێکەڵی وێنەیە ئەوەیە یەکێک لە میوانەکان شاشەی خۆی دەنێتە سەر ئەوە ئێستا چاک بووە هیوادارم کامەران گوێ لێبێ بەڕێزان ئەوەی کە قسە ناکە مایکی خۆی داخات تەنیا کاتێک قسەکردن مایکی خۆی بکاتەوە ئەوەی کە لێم دیار بێ کاک هاوڕێ مایکی خۆی دانەخسوە کاک فەیسەڵ پێم وایە هاتووی زۆر بەخێر بێ گەلێ خۆشحاڵم کەەوە وێنەت نابینم بەڵام بینیم کە تەشریفت هێناوە زۆر جەنابی دکتۆر ناسر سەید ئەحمەدی پرسیارەکە دووبارە ناکەمەوە جەنابەت کە هەم تەجربەی سوید و هیدەرەوە داگالەیەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی گروپێکی زۆر گەورەت هەیە ڕۆژانە تەوجیهات دەنێری ڕێنوێنی دەنێری حەز دەکەم لە مۆزوع کە دکتۆر کەریم شەریف قەرەشتانی قسەی تیا کرد جەنابیشت گوێمان لە ڕێی بێت پێشنیارەکانیش هەروە سپاس کاک سەرقادر ئەوەڵ سپاس و دەکەم بۆ ئەوەی کامن و بان کردو بۆم دانیشتە و سڵاو لە هەموو دۆستان و ئەوانەی کە بەداخەوە لە نزیکەوە زۆربەی ئێوە نەدیوە بەڵام بە هەر حاڵ من ناوم ناسر سەید ئەحمەدیە و 38 ساڵە دانیشتووی سوئێدم و لە ڕشتەی دڵدا بسپۆڕیم هەیە و لە پاشانیش لەسەر ئەو بابەتەیەوە من دیارە لە کاری تۆژایەتی و لێکۆڵینەوەی خۆمدا زۆرم ئەپیدەمیۆلۆژی خوێندووە ئەو کات کە ئەم نەخۆشیە هات من زۆر زوو هەستم بەوە کرد کە ئەو نەخۆشیە وەک نەخۆشیەکانی تر نییە وەک ئەپیدەمیەکانی تر نییە بە تایبەتی ئەو کات کە چینەکان بە 8 ڕۆژ بیمارستانیان ساز کرد من بەڕاستی نیگەران بووم لە پاشان هەستم کرد ئەوە نەخۆشیش تازەیە منیش دەستم کرد لەسەر فەیسبوک بە معلوماتدان بە ئەو پێشمانە بوو ئاوە گەورە بێتەوە بەڵاستی شتەکە معلومات هەر بۆ دۆستانی خۆم کاوشاری خۆیان بنوە ئەوە شتیش تازەیە و دوای وردەوردە مەطلبەکە گەورە بووەوە و بالاخره سایتێکی تایبەتیمان بۆم شتە دانا کە نیشانی دەدا چەندە احتیاج بە ئیتلاعات هەیە ڕاجع بە ئەو مەسئلەیە ئەو شتانی کە دکتۆر کەریم باسی کرد بەڕاستی لێرەش ئەینی شتە لێرەش لە سوئێدێش عەلاڕەغمی ئەوەی کە سوئێد وڵاتێکی پێشکەوتە و ئوروپیە بەڵام ئەینی ناڕەحەتی و ئەینی مەسایلی سایکۆلۆژیک و مرۆڤایەتی و هەوای کە کاکم باسی کرد هەمووی لێرەش هەیە بەڕاستی ئەمەژە مشکلاتەمان هەیە بەڵام دوو پرسیار هەیە دێرەدا پرسیارێک ئەوەیە کە ئەم نەخۆشیە لەسەر کۆمەلگای چ تەئسیرێک دادنەیە لە بابەتی وەکو نەخۆشی لەسەر خەڵک چ تەئسیرێک دادنێ پرسیاری دوامەوەیە کە لەسەر کۆمەلگای لە بابەتی ئابووریەوە چ مشکلەیەکە تەئسیراتێک لەسەر مەسەلەی ئابووری دادنێ ئەگەر لە بیرتان بێ هەموو کەس دەڵێن ئەو منحنی ئێمە بە کوردی لای ڕۆژهەڵات دەڵێن منحنی بەڵام نازانم لە کوردی باشوور چی پێ دەڵێن ئەو کوروەی کە هەیە ئەو شتێک کە بە ئیستلاح دەڵێن دەبێ بیهێنینە خوارێ ئەوە رابطەی مستەقیمی هەیە دەگەڵ منحنێکی تر کە مربوط دەبێت بە مەسەلەی ئابووری حتا ئەو منحنێت درێژخایەنتر بێ مەسەلەی ئابووریەکەش قوڵتر دەبێت ینی فشارێکی کە لە بابەتی ئابووریەوە بۆ کۆمەلگاکە دێ دیارە زۆرتر دەبێت کە ئەوە تەئسیراتی خۆی دادنێ ینی خەڵک بێکار دەبن
شرکەتەکان وەرشکەس دەبن پارەیان نامێنێ لە بابەتی خەموچێەوە خەڵک خەموک دەبن خەڵک دووساری ئەو نەخۆشە سایکۆلۆژیانەی کە دکتۆر کەریم باسی کرد دەبێت کە ئەوە بخۆی دەناو خۆی دافشارێکی یەکجار زۆر گەورە دەخاتە سەر کۆمەلگا جا ئەم مەسئلەیە بۆیە هەر مەسئلەیەکی پزیشکی نییە هەروەک ئێوەش زۆر زۆر بە دروستی ئاماژە و پێکردو و بە دروستی وەکو ئینتردیسیپلینەر ینی لا دیسیپلینهای جۆراوجۆری تەخەسوسی یارمەتی دەتان وەرگرن لە بواری پزیشکیەوە لە بواری ئابووریەوە لە باری کۆمەڵناسیەوە دەبێ هەموو ئەو بوارانە پێکەوە یارمەتی یەکتر بدەن کە ئێمە لەو چوارچەوەیە لەو ناڕەحەتیە لەو قەیرانەی بێنێتە دەرێ کاری پزیشکیەکەی ئەوەیە کە حتا زمانێکی واکسێنێک نەیەتە گۆڕێ دەبێ خەڵک ئەو ئانتیبادێ یا ئەو دژی ژەهرەی چی پێ دەڵێن کە لە ناو بەدەندایە دەبێت سازی کە ئەویش بە شێوەی تەبیعی ینی تۆ کۆنتاکتی دەگەڵ ئەم نەخۆشیەکەوی ئەلحان من تحقیقێکم لە پێشە ینی تۆژینەوەیەکم لە پێشە کە ساڵی 2014 کراوە لە ئەمریکایە کراوە ئەم تۆژینەوەیە و لەوێ بەوانێکی ئەمن دەتوانم دوایە بۆتانی بنێرم چون بەڕاستی زۆر زۆر جێگای بیرلێکردنەوەیە ئەم کارە ئەوان دقیقەن لەسەر ئەوەی ئەو تۆژینەوەیان کردووە و ئەو کەسانی کە تۆژینەوەکەشیان ویستووە شرکەتەکانی بیمەی ئامریکایین کتویانە ئێمە ئەگەر قەیرانێکی دیساسترێکی ئێپیدێمیۆلۆژیک بێتە ناو کۆمەلگا چەندە زەرەر دەکەین چەند نەفەر نەخۆش دەکەوێت تبقی ئەو تۆژینەوەی کە کراوە بەراوردێکی کە کراوە دقیقەن دەگەڵ ئەوەی کە لە ئەمریکای ڕووی دەدا نزیکایەتێکی یەکجار زۆری هەیە و بۆ من زۆر سەیرە کە ئەوانە بەو دیقەتەی توانیویانە ئەو مەسئلەی لە بابەتی ستاتستیکەوە بەڕەسی بکەن ئەوەش نیشانی دەدا کە ئەم نەخۆشیە بەڕاستی نەخۆشیەکە کە تەواو لە قانونی ڕاضیات پەیڕەوێ دەکات بەهۆی ئەم نەخۆشی بەخۆی ئەم تۆژینەوەی حدودەن 300,000 ئەمریکایی دەبن نەخۆشکەون بمرن داوای لە بنکەم بەهۆی بەوانێکی ئەم تۆژینەوەی دەبێت 115,000 ئەمریکایی تووشی ئەم نەخۆشیە بن 115 میلیۆن داوای لە بن لێ دەکەم 115 میلیۆن ینی نیوەی خەڵکەکەی تقریبا و لەو 115 میلیۆنش دەبێت 300,000 نەفەر بمرن ئەمن پێم وابێ هەر بەو شێوەیەش دەتوانین بۆ وڵاتی خۆمان جاچ کوردستان بێ چه سوئێد بێ هەر وڵاتێکی کە مرۆڤ لێی دەژی نەتیجەی لێ وەرگرین چون ئەمن پێم وابێ ئینسانەکان خارج لە شێوەی بیۆلۆژیکیان یا نیژادیان یا لە کوێ دەژین بە یەک شێواز لەگەڵ ئەو ویرۆسە تادیان داخلیدا ئەگەر قرار بێ 40% کۆمەلگاکە ئەم نەخۆشیە بگرێ من لەسەر ئەو باوەڕم لە هەموو کۆمەلگاکاندا 40% ئەو نەخۆشیە دەگرن جا ئەوە مەسئلەیەکی کە لەم تۆژینەوەیدا دێنێتە گۆڕێ زۆربەی مەسئلەکەی دەخاتە سەر مەسئلەی فشارێکی ئابووری کە بۆ کۆمەلگا دێت ئەمە لە کوردستانە لە کوردستانی باشوور وەزی ئابووریەکەی زۆر دێتە ژێر فشار ئەگەر ئەم نەخۆشیە درێژ خایەن بێت ئەگەر ئەم نەخۆشیە درێژ خایەن بێ فشاری ئابوورێکی کە دێت سەر کۆمەلگای یەکجار زۆر دەبێت باقیدەی من بە باوەڕی من دەبێت بۆ ئەوە بیر بکردرێتەوە کە ئەم مەسئلە ئابووریە کە فشارێکی کە دێنێتە سەر خەڵەیەک چۆن ئەمە حەلی بکەین چه یارمەتیشی دەتوانین وەرگرین دەوڵەتی کوردستانێ دەتوانێت چ کارێک بۆ ئەم شتە بکە و زۆر شتی تر بە زۆر پرسیارەتی دێنێتە گۆڕێکە ئەمن وارد ئەو پرسیارە جزئیانە نابم بەڵام پەیامەت هەیەکی کە ئەم نەخۆشی هەیەی بۆ کۆمەلگای داخلیدا زۆرتر ئابوورێ لە دوای ویشدا ئەگەر نەخۆشەکە خلاص بوو کە بەو بە حسابی ئەو تۆژینەوەی کە ئەمن پێم وابێ پیاو دەتوانێت تا حدێکی زۆر وەکو مۆدێلێک ئیستفادەی لێ بکە حتمما ئاوانەیە کە 100% ئاوای لێبێکە ئەوان کتویانە بەڵام ئەگەر 40% شەر ئاوای لێبێکە ئەوان کتویانە من لەسەر ئەو باوەڕم دەبێ فکری سێشت بکرێتەوە یەکێکیان چۆن
منحنەی ئێمە فشار بێنینە خوارێکە بۆ بیمارستانەکانی هەولێر و سلێمانیە و دەهۆک و شارەکانی دیکەی کوردستان زۆر فشار وارد نەبێت ئەگەر زۆر نەخۆش و هەبێت ئایا ئێوە دەتوان لە دەستگایان بنێن دەستگای ڤێنتیلاتۆر و بەندازەی کافی هەیە ئەگەر نیتانە پرۆسەی ئەوەی کە چێ هەڵدەبژێرن کە ئەو دەستگایانەی کە هەیە ئیسفادەی لێ بکردرێ بەت شێوەیەکی لە چێ سیستمێکی ئێتیک و موراڵ ئیسفادە دەکەن بۆ ئەوەی کە ئەوە هەڵبژێرن دوو هەم مەسئلەی ئابوووریەکەیەتی کە چەندە فشار دێنێتە سەر کۆمەلگا و ئاخرین شت ئەوەیە کە دوای ئەوەی کە ئەم قەیرانە خلاص بوو کە احتمالاً 1.5 ساڵ تا 2 ساڵ ڕەنگە بخایەنێ ئەو شتانەی کە دەقەومێت دەدوای ویدا بۆ کۆمەلگا دەبێتە چی پەیامەدەکانی چ دەبێت لە بابەتی سایکۆلۆژیەوە لە بابەتی نەخۆشیەوە لە بابەتی بێکاریەوە لە بابەتی مشکلاتێکی کە دەناو خانەوادەکاندا دەتە گۆڕە لە بینی ژن و مێردەکانەوانی کە کاک دکتۆر کەریم زۆر بە جوانی ئاماژەی پێکرد جا ئەو شتەیەکە من پێم وابێ پیاو دەبێت لە هەر فازەیدا پێش ئەوەی کە مەسئلەکە زۆر قوڵتر بێ بیری لێکرد بێتەوە ڕێگا حەلێکی بۆی هەبێ ینی پرۆئاکتیڤ بێ پرۆئاکتیڤ پێش ئەوەی کە شتەکە ڕووی بدا ڕێگا حەلێکی بۆ ساز کرد بێ زۆر سپاس جەنابی دکتۆر ناسر زۆر سپاس دەست خۆش بێ دەینە پازێک دەهاوین بۆ مەلەفی ئابووری کاک دکتۆر مراد حەکیم زۆر بەخێر بێ چاو مایکەکەشت داخە تەنیا کاتی قسەکردن بیکەوە بۆی کە دەنگمان تێکەڵ نەبێت جا دێمە لای جەنابی دکتۆر هاوڕێ لە دانیمارکیشە و سپاس دەکەم جارێکی دیکە لە کاتی سەفەردا وەختی خۆداینێ ئەگەر ئەمە ئەو قسانەی پزیشکانمان گوێ لێ بوو لە ڕووی ئابووریەوە ئێمە لەکوێوە لەوانەیە زەبر ببینین یان چ پێشنیارێکت هەیە کە ئیسیفادەی لێ بکرێت ئەو کاتتان باش دەنگم دێ وایە دەنگ زۆر باشە بەڵێ دەنگ زۆر باشە زۆر سپاس کاک سەرۆجیان بۆ ئەو دەرفەتە زۆر سپاسیش خۆشحاڵ بووم چاوم بە کۆمەڵێک لە هاوڕێی قەدرگران کەوتێرە سپاس بۆی ئێمە کۆ کردەوە بەڕاستی کاک سەرۆجیان یعنی ئەگەر تەماشای بکەیت لەوانەیە زۆر لە ئابووری ناوچەکان من زیاتر لەسەر بواری نەوت و گاز و شتانە ئاکەم بەڵام ئەوزانم متتەفقن لەگەڵم ئەوەی ئەو موسیبەتی کۆرۆنایی زیاتر قوڵ کردەوە و گورینەکە قوڵ کرد و خوێشی پێدا کرد لە هەمان کات داڕمانێکی مێژووی لە نرخی نەوت لە دنیا یعنی چۆن کۆرۆنا مەترسی بوو هەموو دنیای شڵەژان بەڵام لە هەمان کاتیش هاتنە خوارەوەی بە تایبەتیش لەسەر کوردستان و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمە وڵاتی بەرهەمهێنی نەوتین یعنی هەڕەشەکە ئەوهاش هاتە سەر ئەمریکا ئێستا راپۆرتەکان ها ئاماژەکەن کە کۆنگرێسی ئەمریکی چەند کۆنگرێسمانێک و چەند سیناتۆرێک نامەیەکی هەڕەشە ئامێزیان بۆ وەلیعەهدی سعودیا ناردۆتیانە ئەگەر بێت و نرخی نەوت جێگیر نەبێتەوە ئەوە ئەمریکا ئامادەیە لە سعودیا بکشێتەوە و بەرامبەر هەڕەشەکانی ئێران پشتیوانی لە سعودیا نەکا لەمانەوەی ملی هەرڵام هۆکارێکی سەرچیەکە کە سعودیا ئێستا بە هەموو هێز و توانای خۆی ویستی لەگەڵ پوتین قسە بکە و نرخی نەوت جێگیر بکاتەوە چونکە بەڕاستی ئابووری ئەمریکا و یەکێتی ئەوروپاش لەسەر لێواری داڕمانە ینی زۆر زیشکە بەڕێزانە لە باری زیشتی و باری دەرونی و زانستی و مردن و ژیان و شتانە بەڵام مرۆڤایەتی بەگشتی ئەوەندەی لە مەترسی کۆرۆنا لە دووچاری مردن و فەوتان بۆتەوە زیاتریش لەبەر داڕمانی ئابووری ئێستا وڵاتان تووشی کێشە بوونەتەوە و من زۆر نامەوێت باسی ئەوە بکەم ینی باسی هەندێک فیگەری جیهانی بکەم کە ئەمریکا لە یەکەم جارە لە مێژووی مرۆڤایەتی خۆی لە مێژووی دامەزرانی خۆی
2 تریلیۆن و چەندی خستۆتە ناو سیستەمی ئابووری و لولەی هەناسەی وڵاتەکەی خۆی بۆی ئابووریەکەی دانەڕمێ ئەگەر وای نەکرد بە 100% داڕما لەبەرەوەی نیوەی هەموو ئەو کەسانەی کە 45 تەمەنیان 45 ساڵە ئێستا لە ئەمریکا چوونەتەوە ماڵەوە یعنی وڵات لەسەر لێواری داڕمانە یەکێتی ئەوروپا بە هەمان شێوە 550 ملیار دۆلاری خستۆتە ناو لولەی ژیانی ئابووری بەس بۆی سیستەمی یەکێتی ئەوروپا و سیستەمی ئابووریەکەیان دووچاری داڕمان نابینەوە بەڵام بینەوە کوردستان ئەو یارمەتیانەی کە ئەمریکا و ئەوروپا داوێتی زیاتر بە هاناچوونی کەرتی تایبەتە لێرە پێم خۆشە باز بکەین یان پێم خۆشە زۆر نمونەی دنیا بینەوە بەڵام زوو بینەوە کوردستان چونکە لەو بڕایدەم کاکسەرەوە بەبەستی کوردستانە بەر چاوڕوونیەکمان هەیە لە کوردستان هەست ئەەکەم ئێستاوە نەک هەستەکەم حقیقەتەکەی ئەوەیە کە حکوومەت هانا بۆ کەرتی تایبەت ئەباکە کەرتی تایبەت بە هانای حکوومەت بکرێت بە پێچەوانەی وڵاتانی دنیای وەکو ئەمریکا وەکو یەکێتی ئەوروپا و زۆر وڵاتی دیکەش هەتا وڵاتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ینی حکوومەت ئەبێ زۆر خەمخۆرانە بەهانای کەرتی تایبەت بێ بەڵام حکوومەت ئێستا حسابی ژمارەی کردێتەوە داوای یارمەتی کردو لە کەرتی تایبەت زۆر باشە کەرتی تایبەت پێویستە پشتیوانی کە بەڵام لەلایەکی دیکەش چاپۆشی لە هەندێک کۆمپانیای کەرتی تایبەتی کردو کە ئەوان منحیان داوەتە حکوومەت من زانیاریم هەیە کە کۆمپانیای کەرتی تایبەت هەیە لە کوردستان سلەی غیزایی دابش ئەکا بەڵام 200 کارمەندی خۆی هەیە بە برسی ڕایانی کردو 2 مانگە پارەی نەداونەکە ئەوانە کێشەی گەورەنە ڕوبەڕووی کوردستان بوونێتەوە بە بڕوای من حکوومەتی هەرێمی کوردستان کاتێتی بڕیار بدا ئێستا حاڵی حاضر چۆن خۆی لە تەنگژەی ئابووری ڕزگارەکان مەسەلەکە هەر ئەوە نییە ئامێری هەناسەدان بکڕین و خەستەخانەکانمان وشتانە بەڵام بەپێی تێپەڕبوونی کات وردە وردە دەرهاویشتەی برسیبوونی خێزانەکان و ئەوشتانە لەوانەیە کاری نەخوازراوی لێ بکەوێتەوە ینی لە مەهاباد چەند کلیپێک بڵاو بووتەوە خەڵک هاتوونەتە سەر کاکە هیچمان نییە لە ژوورەوە لە ماڵەوە بیخۆین هاتوومەتە سەر جادە بێ پارە پەیداکەم شتێک پەیداکەم بۆ منداڵەکانی بیت بەبەوە چونکە نانمان نییە بخۆین لەو ڕایەدام ئەگەر لە مەهاباد بە زووی ئەوە ڕوویداوە لەوانەیە لە هەولێر و سلێمانیش لە قۆناغەکان ئەگەر ئێمە زوو فریای خۆمان نەکەوین ئەو حاڵ ناخۆشانەمان بەسەردا بێتەوە ئێستا بڵین گیانی مرۆڤ لە ژێر هەڕەشەیە لە کۆرۆنا بەڵام لەلایەکی تریش ئیجراعاتەکانی دژی کۆرۆنا کۆمەلگا برسیەکە ئەوەش کێشەیەکی زۆر گەورەیە کە دووچارمان بۆتەوە من شتێکی زۆر گرنگ حەزم لێیە هاوڕێیانم پێکەوە بیری لێ بکەینەوە ئێستا لە وڵاتان کەم کەس هەیە کەلوپەلی پزیشکی بە یەکتری بفرۆشێ زۆر کەم هەیە تاقە فرۆشیار لە دنیا مابێ ئێستا وڵاتی چین بەتەنها لە مانجی مارس لە فرۆشتنی ملیارەها دەمامک و ئامێری هەناسەدان نزیکەی 1.5 ملیار دۆلار قازانجی کردە لە یەکمان هیچ وڵاتێکی تر لەبەرەوەی وەکو پێڵەن چەین سەپلای هەموو وڵاتەکان ئێستا فرۆشرا بڕۆ لە تورکیا کەس پێت نافرۆشێ بڕۆ لە ئەوروپا لە ناو یەکێتی ئەوروپا و وڵاتەکانی ئەندامی یەکێتی ئەوروپا بە یەکتری نافرۆشن کە دایان نابوو هاوشێوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتە یەکگرتوەکانی ئەوروپا بن ئێستا بە یەکتری نافرۆشن بە پێچەوانەوەش هەڕەشە زۆر جار باری یارمەتی هاتووە هەندێک وڵاتان تاوانبارەکرێن کە بارەکەیان لێ زەوت کراوە لە ناو یەکێتی ئەوروپا ئەو شتەڕوویداوە من یەک پەیامم هەیە یەک شتم هەیە من بەداخەوە ئەوە ئەبینم کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو سەپلای چەینا نەک لە کەلوپەلی پزیشکی لە پێداویستی خۆراکیش بپچڕێن ئێستا ڕاستە ئێران دەرگا کراوەتەوە لەبەرەوەی قازانجی خۆیان هەیە و خۆراک دێتە کوردستان تورکیا بەڵام ئەو شەڕەی کە ئێستا ڕوویداوە هەرتەنها با بڵین ئێپیدیمیەک نییە کۆرۆنا و نازم زۆر ئاڵۆزە ماوەیە پێش ئێستا ئێمە وتارێکی دوور و درێژمان لەسەر نووسی بۆی هەیە پلانێکی شێوازێکی نوێی جەنجی چین و ئەمریکا بێ بۆی هەیە ئەوە زۆر شێوازی دیکە لە خۆی بگرێت من ترسم لەوە هەیە ڕۆژێک لە ڕۆژان سەپلای چینی خۆراکیش بپچڕێت ترسم لەوە هەیە ئێمە
بیر ئەەکەینەوە باشتر وایە بیر لە خراپترین سینناریۆ بکەینەوە بەڵام خۆمان بۆ خراپترین سینناریۆ ئامادە بکەین بەڵام هیوا بخوازین کە ئەو قسانە هیچ چینێتدی من ترسم لەوە هەیە ڕۆژێک سەپلای چینی خۆراکیش بپچڕێ ترسم لەوە هەیە چۆن ئێستا دەمامک نایەتە وڵاتان و ئەزمە دروست بووە خۆراکیش نەگاتە وڵاتەکان و ئێستا حاڵی حاضر لەگەڵ ئابووری ناسێکی هاوڕێی خۆم ینی بەتەمایی لە ئەو داتایانەمان کۆ کردوتەوە ئێستا میانمار لە 6 وڵاتە برنج فرۆشەکەی دنیاە برنج ناپۆشێ چەندین وڵات هەیە دانوێڵە و شتیوە قەدەغیان کردووە عێراق تەنها 33 لە سەتای دانەوێڵی خۆی لەناو خۆی جێگیر دەکات ئایا ئێمە ئامادەین بۆ پلانێکی درێژخان هەرو کوێچێک لەو دکتۆرە بەڕێزە منیش لە سوید گەورە بووم بەتەمەنم 22 ساڵ بۆ کە هاتوومەتە سوید ینی لە ئێمە کەی ئێمە لە قۆناغی کاردانەوە ڕیئاکتیڤ ئەبینە حکوومەتێک یان موسسەیەک یان دامەزراوەیەکی پرۆئاکتیڤ پێش کاردانەوە بکەینەوە بەڕاستی پێویستە خۆمان هەوڵ بدەین کە ئەو با بڵین شڵەژانێ ئابووریەی کە ئێستا کۆرۆنا دروستی کردووە خۆمانی لێ دەرباسکەین بەڵام بە هەموو تواناشمان خۆمان ئامادەکەین ئەگەر سەپلای چینی خۆراکیش لە چونکە کورد ئەڵێ ینی ئەو کوونە لەو باە هەردێ لەو بڕایەدام شەڕی بینی چین و ئەمریکا و زۆریش ئاماژە هەیە زۆر ئاماژە هەیە لەوانەیە من نتوانم بە پازە دەقبڵم بەڵام بەڵگە هەیە زۆر بەڵگەی یەکلاکەرەوە هەیە کە چین و ئەمریکا خۆیان بۆ شەڕێکی درێژخایان کردووە چین ڤایرۆسی خستۆتە ناو ئەو باریجانەی کە پاپۆرەکە کە بە سەتان فڕۆکەی F-16 و فڕۆکەی جەنجی ئەمریکی لە دەریایەکانی چین لەوێ چین ڤایرۆسەکەی خستۆتە ناو ماڵێن چین ڤایرۆسی خستۆتە ناو ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا ینی لەو بڕایەدام ئەوە جەنجێکی درێژخایەنە و ئێمە لەو کتێبەی کە 5,000 لاپەڕەیە لەوانەیە وەکو هەرێمی کوردستان کۆمایەک بین بەڵام ئەبێ ئەو کۆمایە لە جێگایەکی زۆر سەلیم و باش دابنین بۆی بتوانین پارێزراوی کۆمەڵگەی کوردی هەروە بهێڵینەوە و بتوانین ڕوبەڕووی ئەو کێشانە بینەوە من پێشەوەی بێن بەڕاستی لە پەیجی خۆم شتێکم نووسی و کە کاکسەرۆ بە سوپاسەوە داوەتی کردم هاتمێرە قسە بکەم نووسیم ئەگەر بێت و سربەخۆی ئابووری پێشان وەکو بژاردەیەک وەکو ئەلتەرناتیڤێک بوو وەکو کەشخەیەک بوو وەکو پێگەیشتن بە ئاستێکی بەرزی سیستەمی بەڕێوەبردننی ئابووری وڵات و بەڵام ئێستا سربەخۆی ئابووری بۆ نەک بژاردێ مەحاڵە و تاق ڕێگای دەرباز بوونە ینی ئێمە من قسەکەم کۆتایی پێدەن بەس ئێستا لێرە لە دەرەوەی دێنە وڵات گەرەکی تر هیوادارم ئەوەی کە هەیە باسکە ئەگە شتێک ماوە تاواوی کاک سەرۆجان شت زۆر ماوە بەڵام پێویستە ئەوە یەک قسە ئاکەم حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بە ئێستا ئاگادارن ئەو پزیشکە بەڕێزەش لە سوید ئاگادارە ینی یەک پیاو هەیە یەک پیاو هەیە ناوی تێگنێ لە ڕوبەڕووی هەموو دنیا بۆتەوە هەموو دنیا ڕخنەی لێگرن کە کابراایەکە ئیپیدۆمۆلۆجیستێکی سویدیە شێوازێکی مامەڵەکردنی جیاوازی هەیە سوید لەگەڵ ئەوە ینی ئەوەی منە بینیم سوید شتێکی کردووە قاتێکی لەسەر بنزینە قاتێکی لەسەر ستۆپە دێنەوە سەری زۆر سپاس کاک فەیسەڵ لە سلێمانیەوە لەگەڵەوەی کە جارێک بەخاتر دەکەم لەسەر بارودۆخی ئابووری کوردستان ئەوەی کە تایبەت بە ژیانی ڕۆژانە و بە گیر و گرفت و ئەو قورسایی هەیە کە سەر ژیانی خەڵک و حکوومەت و سیستەم هەیە ئەگەر جەنابەت چیت لەو مۆزوع هەیە بۆمان باس کرد کاک فەیسەڵ کاک فەیسەڵ من وێنەکە نابینم بەس وێشێت دەنگم نەبیستە یانە سەخەت نەبێت کاک حوسێنی کوردنەژاد فەرموو جەنابەت هەر هەمان پرسیار کە هەیە لەگەڵ کاک فەیسەڵ فەرموو گوێر لە پرسیارەکەم بوو کاک فەیسەڵ من پرسییم کاک دکتۆر هاوڕێ باسی ئابووری هی جیهانی و گیر و گرفتەکانی کرد و ئەو ئەگەرانەی کە لەوانەیە فشار بۆ اقتصادی جیهانی بێنن
لەسەر ئاستی کوردستان لە ناو خۆدا ئەو گیرگفتەی ئابوووریانەی کە هاان ڕێگە چارە یانە ئەگە فریاگوزاری هەبێ و هەر مەوزوعێکی در کە تۆ وەکو ئابووریزانێک بیرت لێکردبێتەوە حەزەکەم فەرموو. سڵاو ڕێزم بۆ هەموو برادرانی هەرچەندە من بەشێکی لە قسەکان باش گوێم بێنم هیوادارم کاک فەیسەڵ دەنگت نایە کاک فەیسەڵ. کاک فەیسەڵ کاک فەیسەڵ ئەوە هاتەوە کاک فەیسەڵ ئەلۆ کاک فەیسەڵ بابمێ هەتاوەکو خەتەکەی باشە بێ. کاک حوسێنی کوردنەژاد جەنابەت فەرموو ئەگەر قسەکانی خۆت بکەیت پێویست ناکە پرسیارەکەم دووبارەکەم هەر ئەوەی کە بۆ کاک فەیسەڵ پرسیارم بوو بۆ تۆش دووبارەکەمەوە فەرموو. کاک حوسێن مایکەت بکەوە. کاک حوسێن تەواو فەرموو تەواو. سلااو ڕێز بۆ هەموو ئەزیزان ئەمن چەند خاڵی گشتیم هەیە شتێکی زۆر کۆنکرێت لەسەر بارۆکی هیوادارم لەو ئەو خاڵە گشتیانە کاک فەیسەڵ مایکەی خۆت داخە دێمەوە لای تۆ ئێستا کاک حوسێنی کوردنەژاد قساکات. زۆر سوپاس. کاک حوسێن فەرموو. ئەوەی کە چەند خاڵی گشتی باز دەکەم هەموو جارێک کە ئابووری تووشی قەیران دەبێ ینی سیستمەکە زۆر کۆمپلێکس و تێکەڵە دەبێ بە دویدا بچی بزانی گرفتەکە لە چۆدایە دۆزینەوەی سەرچاوەی گرفتەکە بۆ خۆی هەمیشە بەشێکی زۆری کارەکەیە. لە ئێستای کۆرۆنادا سەرچاوەی گرفتەکە دەزانین. کۆرۆنا سەرچاوەی گرفتەکەیە کە هەموو ئابووری هەمەلایەنەیە فرەچەشتەیە هەموو ڕەهەندەکانی لەژێر خۆی گرتووە بۆیەشە بەرەنگاربوونەوەکەشی هێزێکی هەمەلایەنەی دەبێت ینی هەم ئابووری دەبێت هەم حکوومەتی دەبێت هەم کارتی تایبەتی دەبێت هەم خەڵکی دەبێت کە ئەوە سۆشیال دیستانسینگ و ئەوەنی ئەوڕێ نوێنەکان لە بەرچاو بگرن خەڵکی یارمەتی یەکتر بدەن یعنی هەموو هێزێکی کۆمەلگای دێ ئەوەی ئێستا دەرکەوت ئەو وڵاتانە ینی هیواکە ئەوەیە ئەو وڵاتانە ئەو ڕسمێکی گشتیە کە دەوڵەتیان هەیە بەڵام کارتی تایبەتی بەهێزشیان هەیە ئەو دەوڵەتانە هێزێکی زیاتر دەتوانن لە دژی کۆرۆنا وەگەرخن ئەو وڵاتانە کە حکوومەتیان هەیە بەڵام کارتی تایبەتی بەهێزیان نییە هەر حکوومەتەکە و دەوڵەتەکە بۆ خۆی دەبڕوبەری ئەوە بێ دیارە باریان کورستر دەبێت لێکەوتەکانی لە ئاستی کوردستاندا لە هەموو بوارەکاندا لێکەوتەی دەبێت ترێندەکانش ئەوە نییە تایبەتی کوردستان بن ترێندەکان دەبنە گشتگیر ینی ئەوەی کە ئەو ڕێکخراوانە کە هەمان بووە لە سیستمی جەهانیدا گۆڕانکاری دەکرێت ئەو ڕێکخراوە گەورانە کە هەمان بووە لە ڕێکخراوی سوپراناشناڵڕا دێنن ئاستی ڕێکخراوی هاوکاری دەوڵەتەکان وەکو تەندروستی جیهانی بێ وەکو تیجارەتی ڕێکخراوی تیجارەتی جیهانی بێ نابنە ڕێکخراوێک لەسەرەوەی دەوڵەتەکان بەڵکو دەبنە ڕێکخراو دێنە خوارتر دەبنە ڕێکخراوی هاوکاری وڵاتەکان پێکەوە پاسەن لە ناو وڵاتەکاندا هەروە کە کاک مەنسوور شاری پێکرد مەسەلەی سوپلای چینی خوراک زۆر گرنگ دەبێت مەسەلەی دابینکردنی ئەو پێداویستیانە بۆ سیستمی تەندروستی لە ئاستی وڵاتەکاندا زۆر گرنگ دەبێت لە دوای کۆرۆنادا ئەمن پێم وایە
ینی تێگەیشتنەکەم ئەوەیە کە جێگا زۆر نامێنێ بۆ دەوڵەتی فاشلی فاسدی وەکو جاران کە دەمان ناسین و لە زۆربەی وڵاتاندا ئەو نیە هەر بۆ خۆی دەڕۆشت. ئەو گۆڕانکاریە بەرای من دەکرێت لە ئاستی جیهانیدا ئەو ڕێکخراوە سوپرەکان وانەک دەبن پاشان دیسکۆرسی ناسیۆنالیستی کە هەر میلەتە ئاگای لە خۆی بێ لە چوارچێوەی وڵاتی خۆیدا زیاتر کار بکە ئەوە بەهێزتر دەبێ و پاشان ڕەکەبەرایەتی دنیا وڵاتانی گەورە بە تایبەتی چین و ئەمریکاش بۆ مەسلەی سەرچاوی سروشتی و بۆ مەسلەی ڕەکەبەرایەتیان لە شوێنی جیاوازی دنیادا ئەوەش تونتر لە جاران دەبێت. لە کوردستاندا سیاسەتی گەشەی ئابووری و سیاسەتی گەشەی کۆمپانیاکان و بە ڕێگای گەشەی کۆمپانیاکانەوە بینانانی کارتی تایبەتێکی کارگەر دەبنە خاڵی سەرەکی سیاست لە دەورانی ئێستا و پاش کۆڕۆنا بۆەوە کە هێزی ناوخۆی ئابووری کوردستان بتوانێت وارێک بخرێ کە وڵام دەرەوەی ئەو بارودۆخە بێت. ئەوەندە زۆر سپاس دەکەم کاک فەیساڵ جەنابەت حازری مایکەکەت بکەوە فەرموو پرسیارەکەمت بۆ دووبارە دەکەمەوە. دکتۆر هاوڕێ و کاک حوسێنی کورد نەژاد تقریبان باسی کاک فەیساڵ مایکەت داخراوە بیکەوە بۆی کە بتوانانی قسە بکەیت باسی باری گرانی سیستەمی ئابووری جیهان و ئەو دەوڵەتانەی کە زۆر کاریگەریان کرد باسی ئەم سراعشا کرد. جەنابەت بۆ ناوخۆی کوردستان ئەم بارودۆخی سەختی ئابووری ئەگەر ئێستا هەیە و لە بۆ داهاتوویەکی نزیکدا باری ژیانی خەڵک و هی حکوومەت گرانتر دەکات ئەگەر شتێک لەو مۆزوعە جەنابەت هەیە باسی بکەیت. بەڵام مایکەت بکەوە کاک فەیسەڵ مایکت نەکردوتەوە. کاک فەیسەڵ مایکەکەت داخراوە دەنگت نابیستین. مایک دیارە ئامێرەکەت کێشەی هەیە کاک فەیسەڵ. بەداخەوە کاک فەیسەڵ دەنگت نایە دەبێ مایکەکەت داخستووە ئەبێ کلیکی بکەیت تاوەکو بێتەوە علامەتی مایک هەیە. مایکەت داخراوە کاک فەیسەڵ. باش ئێستا فەرموو کاک فەیسەڵ دێنەوە لای کاک فەیسەڵ تا ئامێرەکەی خۆی تەنزیم دەکات ناچاریم ئێستا کراوە فەرموو ئێستا فەرموو باش ئەم کاتیان باش بە هیوام هەموو لایەک سەلامەت بن. بێت دێمە سەر کوردستان ینی هیچ پێچوپەنە ئەم لاولا ناکە هیچ وڵات و شتێکی تر باس ناکەم لە کوردستان ئەوەی کە دەبێ قسەی لەسەر بکەین ئەم حکوومەتە دەبێ واز لەم عەقڵێتی ئیدارەدانی ئابووری هەبێ کە تا ئێستا پێڕەوی کردووە. یعنی ئەوە ئەبینین پشت بەستن بە نەوت چ کارەساتێکی لێکەوێتەوە ئەم حکوومەتە ڕەنگە ئێمە دەیان جار وەکو منتەدای ئابووری قسەمە لەسەرەوە کوردی بێ مەفروزە حکوومەت دەستبەرداری پشت بەستن بە سامانی سروشتی هەبێ بە تایبەتی بە نەوت چونکە نەوت نرخەکەی لای خۆمان نییە لە دەوڵەتێکی تر لەسەر ئاستی جیهان دیاریەکرێ پشت بەستن بە نەوت ئەمەی لێکێتەوە کە ئێستا لێکێتەوە هەموو جار دەبێ ئەمە ناچار بین پشت بە ئەو بەستی دوعا بکەین نەوت سعیدانە بەسە لەبەر دابەزینی نرخی نەوت گەورەترین کاراساتی بۆ ئێمە دروست کردووە. یعنی ئیش لەسەر ئەوە بکەین دەبێ ئابووری کوردستان ئابوورێکی هەمەڕەنگ بێ پشت بە سەرچاوەکانی داهاتی تر ببەستین بە تایبەتی کوشت و کاڵ و ئیش لە پیشەسازی بکەین. یعنی ئێمە بەداخەوە ینی ئەمە دیوەکەی تری حکوومەت کە کەرتی تایبەتە کەرتی تایبەتیش بە هەمان ئاراستەی ینی حکوومەت ڕۆشتووە بەقەدەر ئەوەی دەستی بۆ ئەو خاڵە سەرکیانە نەبردۆ کە ئیشی تیا بکەیت بە تایبەتی کەرتی پیشەسازی لەگەڵ کەرتی کشت و کاڵ سەرمایەی کوردی و بە تایبەتی و سەرمایانش کاتونەتە کوردستان هەمووی چۆتە بوارێکی ویشی کردووە ئەو بوارە هیچ قازانجێکی بۆ ئابووری کوردستان نەبووە ڕنگدانەوەی لەسەر واقعی خەڵکی کوردستان نەبوو بە تایبەتی کشت و کاڵ بە تایبەتی پیشەسازی لە بازرگانیشی کردووە لە کەرتی خانوبەرەیشی کردو ئەم دوو کەرتە
هیچ قازانجێک بە هەرێمی کوردستان ناگەێنە بەقەدەر ئەوەی وەکو نەوت ئێمە وابستەی بازاڕەکانی دەرەوەکە لەبەر ئەوە دەبێ حکوومەت پێش هەموو شتێک دەستبەرداری ئەم عقڵێتی ئیدارەدانی هەبێ بێتەوە جارێکی تر لەسەرەوە ئیشکەچکە تاوەکو پابەت بین بنەوتەوە دەبێ هەموو ڕۆژێ چاوەڕێ بکەن حکوومەتی عێراق پارەمان بۆ ئەنێریا پارەمان بۆ نانێرە هەموو ڕۆژێ نەوت بۆتە ئەوەی چ بۆتە سەرچاوی کێشەی حکوومەت لەگەڵ هەرێمە لەگەڵ عێراقا چ بۆتە سەرچاوی کێشە لە نێوان حکوومەت و خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان بێبەردەوامی ئەم گلەی لە حکوومەت داهاتی نەوتەکە چی لێ کرد پارەی نەوتەکە چی لێ کرد لە کاتێکە بە گشتی نەوت لەو دەوڵەتانی کە نەوتیانەیە بەردەوام گیرۆدەی ئەوە بوون ئێستا مەسا عەرەبستانی سعودی بەو گەورە و زەخامەتی خۆی کە احتیاتێکی ئەجگار زۆریشی هەیە ئێستا تووشی قەرزاری بووە ئێستا ناچار دەبێت خۆی داوا لە سندوقی نەختی نێودەوڵەتەیە کە پارە وەرگێ لەبەر ئەوە دەبێت ئێمە پێش هەموو شتێک بۆ زەمانی دوای کۆرۆنە و لە ئێستاوە ئیش لەسەرەوە بکەین کەرتی کشت و کاڵ کەرتی پیشەزازی ببنە سەرچاوەی سەرەکی دروستکردنی داهات بۆ هەرێمی کوردستان سەرچاوی دروستکردنی نێشتنی بێکاری لە کوردستانە چکە تاوەکو ئێمە پشت بەنەوت بۆستین نەوە بە دوایینەوە ئێمە بێکاری خۆڵقەکەین ئەم هەموو بێکاری کە لە کوردستانە هەیە پێمان عیلاج ناکرێ ئەمە بۆ خۆی ئەمەیە کێشەیەکی گەورەیە ئەمە بۆتە کێشەیەکی کۆمەڵایەتی کێشەیەکی سیاسی بە دوای خۆی هێنێ چونکە ئیشکال لە نێوان حکوومەت لە نێوان خەڵک لە نێوان تەنانەت خێزانەکان ناو خێزانەکان دروست بووە ئێستا لە ناو خێزانەکانە گەورەترین کێشە ئەوەیە بە تایبەتی بەشێکی زۆری خەڵکی کوردستان بە تایبەتی وانی دەرچوی زانکۆ و پەیمانگاکانیشن لە ناو بازاڕیشەکان تۆ بازارت داخستووە ئیشی نییە لە ماڵەوە تووشی حاڵەتێکی دەرونی بووە ناچار کە ئیمکانیاتی نییە شەر لەگەڵ مناڵەکانیەکە شەر لەگەڵ دراوسێکەیەکە ئیشکالێکی گەورە دروست بووە یعنی دەبێت بگەڕێنەوە بۆ حەقلی ئەساسی اقتصاد کەەوەی پێوترێ هەمەڕەنگکردنی ئابوووریەکەمان ڕێخینەوە دەبێت بەم عقلەتە ئیشکەین ئەمە یەک دوو ئیشکالێکی تر کە ئەمەیە حکوومەت دەبێت ئاسانکەری باشتر بۆ کەرتی تایبەت بکە خاڵێک کە زۆر زەرور لە کوردستان بەڕاستی جێی بایەخ نییە حکوومەت بایەخی پێنەداوە ڕەنگە کەمترین ئابووریانسانیش کەمیان لەسەر نووسیبێ ئیش بانقە بانق شادەماری ئابووریە لە هەموو دەوڵەتێکە حکوومەت دەبێت بانقەکان بەهێز بکاتەوە متمانەی خەڵک بۆ بانقەکان بگەڕێتەوە چەندەمە ماوەیەکی ئەوێ دەبێت متمانە بۆ بانق بگەڕێتەوە نمونەی ئێران بێنمەوە ئێران یەکێکە لەو دەوڵەتانەی کە بە تەواوی کەوتووە ئەوەی ئێرانی ڕاگرتووە ئەتوانێت بزاوتی ئابووری ناو ئابوووریەکەی خوێنی بداتێ بانقەکانە کە خەڵک هیچ دینارێکی لە ماڵی هەموو پارەکەی لە بانقە چکە متمانی بە بانقە ئەو بانقە بۆتە وای کردووە حکوومەتی ئێرانی بتوانێت ئابوووریەکەی بخاتە گەڕ ئێمە ئەو شادەمارەمان خۆمان کشتووە حکوومەت خۆی کشتوێتی حکوومەت کاتی خۆی لە قەیرانی دوای 2014ەوە حکوومەت هەرچی پارە لە بانقەکانە بردی متمانی کەرتی تایبەتیشی بە بانق نێشت متمانی خەڵکیشی بە بانق نێشت کەس ئامادە نییە پارە بخاتە بانقان ناچار لە ماڵ دەهێنێ ئەمە ئیشکالێکی گەورەیە دەبێت حکوومەت بە دەقیقی بیر لەمە بکاتەوە واز لەو عقلیتی ئیدارەدانی نەوت بێنێ بگەڕێتەوە بۆ ئەوەی کام کەناڵ ئەتوانێت پێوە ئابوووریەکەی بەگەڕ بخات مەکینەی ئابوووریەکەی باشتر ئیدارە بدە ئەویشکە کەرتی کشت و کاڵ پیشە زازیە وەک بەڕێزان وتیان چکە بیر لەوە بکەینەوە سەردەمێک دێ هیچ دەوڵەتێک ئامادە نییە گەنم مامداتێ ئارد مامداتێ برنج مامداتێ ئەی خۆمان ئەو گەشت سەرچاوە گەورەی ئەرزمان هەیە ئەومانەیە بەداخەوە هەمووی بە هەدەر ئەڕوا ئێمە نەمانتوانیوە بەکاری بێنین بۆ ئەوەی لانی کەم پێداویستەکانی خۆراکی خۆمان دابین بکەین ئەمە ئیشکالە گەورەکەیە من هەرەوەندە بزەم کافیە زۆر سپاس زۆر سپاس کاک فەیسەڵ دێنە بەشی کۆمەڵایەتی کاک دکتۆر مصلح ئێروانی ئەو ماوەیە کە ئەو تەنگ بچەڵەمە جیهانی و ناوخۆیە دەستی پێ کردووە تۆ چۆن چاودێری بارودۆخی کوردستان کردو لە کێشە کۆمەڵایەتیەکان پێشبینی چ دەکەی و ئەگەر لە بیرت شت بمێنێت چ ئامۆژگاریەکەت هەیە بۆ ئەوەی کە بتوانین خەڵک و داوە دەستگاکانی حکوومەتیش لە کێشەکان کەم دەکەنەوە فەرموو ڕۆژ باش زۆر سپاس کاکسەرۆ وڵا ڕەنگا من خۆم لەو پرسیارەت کەمێک بەدزمەوە باسی مەوزوعێکی دیکە بکەم کە پێم وایە بە خوێندنەوەی ئەو واقعی هەندێکشی لەسەر بنەمای هەندێک حرەکات
هەندێک بزاوت و هەندێک جموجۆڵی حکوومەت و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا لە پێش سەر هەڵدانی کۆرۆنا ڤایرۆسیش بە تایبەتی لەگەڵ ئەو کابینەی تازە و مەسلەی قەیرانی کۆرۆنا ڤایرۆس کۆڤید 19 چ تەسیرێک دەکات لە بەهێزکردنی ئەو ئیتیجایی کە پێم وایە حکوومەت دەستیدا بۆیە. فکرەی ڕئیسی قسەکەی من لەسەرەوەیە کە ئەوەی کە لەو 14 ساڵی ڕابردوودا پرسیارەکەی من لەسەر قسەکەی من لەسەر مەسلەی حکومڕانی گشتی دەبیت بە کورتەکەی ئەو هەنگاوانەی کە لە 14 ساڵی ڕابردوودا بڵێ لە 2006ەوە لەگەڵ فکرەی ئینڤستمنت کە هەرێمی کوردستان پێیوا بوو لەو ڕێەوە دەتوانیتن ئابوورێکی سربەخۆی پتەوز و لەو ڕێەوە بەرەو ئیتیجاهێکی جۆرێک لە بەرچاوگرتنی ئەو کۆنتێکستەی کە لە هەرێمی کوردستاندا هەیەوە ئەو باگراونێک کە پێشتریشە بووە تەبەنی جۆرێک لە نیولیبرالیزمی کرد. قسەی من لەسەرەوەیە کە ئەو نیولیبرالیزمە شەقێکی زۆر گەورەی بەرکەوت بەڕای من و ئێستا ڕۆیشی دەکەمەوە بۆچی و کە شەقێکی بەرکەوت لە هەمان کاتە فکرەی دەوڵەتی یان حکومڕانی ڕەفاه دێتە پێشەوە کە من پێم وایە ئەو کابینەیە لە سەرەتای سەر هەڵدانیەوە بەو دروشمانی کە باسی هەڵی گرتبوو لەوەی حکوومەتی بەهێز پشتیوانی لەوە دەکات کە پێویستە لە دوای زاڵبوون بەسەر کۆرۆنا ڤایرۆسیش لە میدیەم تێرم ناڵم لە لۆنگ تێرمدا چی بەسەردێت بەڵام لە دکتۆر مصلح دەنگت نایە کێشەیەک لە ئامێرەکەت هەیە. وێ دەچێت تەلەفۆنەکە ناو شەحندا بێ دکتۆر مصلح. دکتۆر ئێستا چۆنە؟ ئێستا باشە ئەوە مایکێکم هەیە ڕەنگە پێویست بکە خۆمی لێ نزیکەمەوە ڕەنگە دەنگەکەم باشتر بێ ڕێژەکە زۆر لە ناو دەنگت کامرانی تێبینی هەیە بڵێ فەرموو. جا قسەکەی من لەکوێ بووم؟ قسەکەی من لەسەرەوەیە کە دەوڵەتی ئەوەی کە پێی دەڵێن دەوڵەتی لیست گۆڤەرمنت حکوومەتی لانی زۆر حکوومەتی بەهێز حکوومەتێک کە دەست لە زۆر کاروباران وەردەدات کە لە 14 ساڵی ڕابردووەوە من دەدیت حکوومەت خۆی تەبەرە دەکرد لە زۆر شت مەسلەی پرایڤەتایزیشنی پەروەردە مەسلەی پرایڤەتایزیشن و بە تایبەتیکردنی کەرتی تەندروستی تەنانەت کەرتی شارەوانی و پاک و خاوێنکردنەوەی گەڕەکەکانیان وردە بە کەرتی تایبەت دەستپات. بەڕای من لە دوای کۆرۆنا ڤایرۆسەوە حکوومەت و حکومڕانی یان ئەوەی کە گوتم حکوومەتی بەهێز حکوومەتی حزوری بەهێزی حکوومەت حزوری بەهێزی دام و دەستگاکانی دەوڵەت لەناو کوردستاندا زۆر بەهێزتر دەبن و بە شێوەیەکی دیکە دێنە پێشەوە و پێم وایە ئەو کابینەیەش لەسەر ئەو ڕێچکەی بەردەوام دەبیت. ئەمە هەر لە سەرەتاوە بیستمان کە حکوومەتی کابینەی تازە زۆر حکوومەتێکی هاوڕێیانە نییە لەگەڵ بزنسدا بە تایبەتی خاوەن بزنسەکان گلەیەکی یەکجار زۆریان دەکرد کە کەوتونەتە ژێر بارێکی زۆر گەورەی باج و خەراج و ئەو شتانە زیاتر بەرەو لای خزمەت گوزاری گشتی حکوومەت دیسانەوە هاتەوە ناو ئەو بوارێکە بەڵێ پێویستە پەروەردەی گشتی پەردۆی حکومی احتیمامی پێ بدرێت خستەخانە گشتەکان احتیمامیان پێ بدرێت کە تا ئێستا کە لە 14 ساڵی ڕابردوودا یان ئەو کاتی با بڵێن لە 13 ساڵی پێشووتردا لە 2006ەوە تەرکیزێکی زۆر دەکرا سەر مەسلەی بە تایبەتیکردن و کەرتی تایبەتەکە چۆنیان ئەوە باشیان خراپە هاوڕێیان باسییان کرد و من نەفیەوەی ناکەم کە سەرهەڵدانی فکرەی دەوڵەتێکی بەهێز یا حکومڕانێکی تەداخل کرد لە تەفاسیل و وردەکاریەکانی خزمەتگوزاری گشتیدا دێتە پێشەوە بەمانە ئەوە نییە دژایەتی کەرتی تایبەت دەکات بەڵام کەرتی تایبەت ئەوەی کە ئەو ڕۆخۆشەی کە تا ئێستا پیشانی دەدرا لە کابینەکانی ڕابردوودا من پێم وایە لەو کابینەیە
لە دوای کۆڕۆنا ڤایرۆسیشەوە و بەردەوام دەبیت بەو ئاراستەی کە حکوومەت پێویستە بە حزوڕێکی گەورەترەوە بێتەوە ناو مشتەمە حکوومەت دەبێت تداخلی گەورەی هەبێت لە هەموو سێکتەرەکانی پەیوەندی بە خزمەتگوزاری گشتیەوە هەیە لە پەروەردەوە بگرە تا شارەوانی لە تەندروستیەوە ڕابگرە هەتا مەسلەی بازار و ئەو شتانە تو تەماشاکە ینی ماوەیەکی زۆر ئێمە نەمان بیستۆ حکوومەت تداخل کاتە سەر سعری کەلوپەلی شتیمەک ئەویان کرد باجیان لەسەر کۆمپانیاکان زیاد کرد و کۆمەڵێک هەنگاوی دیکەیان نا کە بەو ئاراستەیە دەڕوات بیر لەوە دەکرێتەوە کە سنوورێک لە بۆ ئەو فۆرمە تایبەتەی دەڵێم ئەو فۆرمە تایبەتەی کە ئەگەر شەرمنانەش بیناوی لێ بنێن لیبرالیزمی نوێ لە کوردستاندا پێویستە ینی بیر لەوە دەکرێتەوە کە چاو پێداخشانەوەی پێدا بکرێت و پێم وایە حکوومەتەکانی داهاتوودا لە کابینەکانی داهاتوودا دەوری حکوومەت زۆر بەهێزتر دەبێت بەشێکی ڕەنگە پەیوەندی بە تەبیعەتی سیستمی کاربەدەستانی ئەو کابینەوە هەبی پێم وایە دیسانەوە ئەوەش لە پشتیوانی ئەو فکرەی من دەکات کە حکوومەتی بەهێز حکوومەتی ماکسیمەڵ گڤرمنت دێتەوە گۆڕێ کە پێویستە تداخلی وردەکاری هەموو ئەو سێکتەرانە بکات کە لە 14 ساڵی ڕابردوودا یان لە 13 ساڵی ڕابردوودا بەرەو ئەوە دەچوون کە بسپێردرێن بە کەتی تایبەت و حکوومەتێکی کەمتر تداخلکەر بێت زیاتر چاودێریکەر بێت زۆر سپاس دکتۆر مصلح ئێروانی کاک مراد دکتۆر مراد حەکیم وادارم کامەکەم گەیشتی زۆر سپاس دەست خۆش بێ کاک دکتۆر مراد حەکیم پرسیارەکە دووبارە نەکەمەوە پێم وایە هەر ئەو پرسیارەی جاریەکەم لە دکتۆر مصلح ئێروانیم کرد بۆ بار و دۆخی کۆمەڵایەتی کە ئەوەی من ئەدناسم تۆ توێژەرێکی لەو وارە زۆر باەخ بدەی بە وردەکاری ژیانی خەڵکەوە و کێشانەی کە تووشیان دەبن هیوادارم ئێستا شانسی ئەومان هەبێت کە دیقەتی تۆمان گوێ دەبێت فەرموو زۆر سپاس کاک سەرۆ زۆر خۆشحاڵم کە لەگەڵتان بەشدارم سڵام هەیە بۆ برادەران لە ڕاستیدا کاک سەرۆ کاریگەریە کۆمەڵایەتیەکان زۆرتر دەوەستێتە سەر ئەو کاریگەریە سیاسی و ئابوووریانەی کە لە دوای کۆرۆناوە سەرهەڵدا واتە هەندێک کاریگەریە کۆمەڵایەتیەکان تاخیرتر دەردەکەون بۆیە ڕەنگە هێشتا هەندێک زوو بیت قسە لەسەر ئاکامە کۆمەڵایەتیەکانی کۆرۆنا بکەین لەسەر ژیانی خەڵک لە داهاتوودا دەکرێت هەندێک ئاماژە هەبن هەندێک شت باز بکەین بەڵام لە ڕاستیدا ئەوە هەمووی دەوەستێتە سەر ئەوەی کە کاریگەری کۆرۆنا لەسەر سیستەمی سیاسی و لەسەر سیستەمی ئابووری جیهان چ دەبێ و ئەو سیستەمە ئابووری ئەو کاریگەری ئابووری و سیاسیانەی جیهان چۆن ڕێکدانەوەیان دەبێت لەسەر کۆمەلگای ئێمە لە چونگەی ئەوە دەتوانین بخوێنینەوە سەبارەت بە هەندێک شت کە ئێستا دەبینین بۆ نمونە زۆر باسی تۆندۆتیژی خێزانی دەکرێت لە ڕاستیدا باسی ئەوە دەکرێت کە تۆندۆتیژی خێزانی زۆر بووە لە جیهان و لە ئێستادا بەوەی کە پیاوەکان چوونەتەوە ماڵەوە ئەوە دەشێ بوو لای ئێمەش بەشێکی ڕاست بێ بەڵام جیاوازیەکە ئەوەیە کە لای ئێمە پیاوەکان کەش ئەوەی خێزانیەکە هەندێک جیاوازترە زیاتر خێزان پێکەوە بووە بۆیە بەو شێوەی بەرزە لێرە خۆی پیشان نەداوە پەیوەندی خێزانیەکان بێگومان بەرەو باشتری چوونە چونکە کاتێکی زۆرتر پێکەوە دەبن زۆرتر لێک تێدەگەن کۆمەلگای ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا خێزان تا ڕادەیەک دەتوانین بڵین ئەگەر پێکەوەش دەژیان بەڵام لێک دوورکەوتنەوەیەکە بوو پیاوەکان زۆربەی کات لە دەرەوە بوون منداڵەکان زۆرتر لە ژوورەکانی خۆیان بوون
کەمتر تێکەڵاویەک پێکەوە کو دەبوونەوە بەڵام لە ئێستادا چووکە کاتێکی زۆریانەیە زۆرتر پێکەوە کو دەبنەوە و بەپێی ڕاپرسیەکی ئێمە نزیکەی 150 دەلێ بە دڵنیاییەوە پەیوەندیەکەمان بەرەو باشتری چوونە لەناو خێزاندا و ئەوانەی دەڵێن پەیوەندیەکانمان بەرەو خراپی چوونە کەمترە لە 105 بەڵکو ئەو کوبوونەوەیە وای کردووە کە لێکتەگەیشتێکی زیاتر هەبیتن. ئەمن پێم وایە کۆمەلگای ئێمە لەمە دووە هەندێک بایەخێکی زیاتر بە خەڵکی بە تەمەن دەدا ئەم جارە دەرکەوت کە بە تەمەنەکان زۆر زیاتر معڕەزم بوو مردن و ئێمە کە ڕێژەیەکی کەممان بە تەمەن لە کۆمەلگادا هەیە خەڵک ستووی لێیان بووەوە و بایەخێکی زیاتریان پێدەدرێتن. پێم وایە هوشیاری تەندروستی لە لای خەڵکی مە زیاد دەبیتن خەڵکی زیاتر بایەخ بە تەندروستی خۆیان دەدەن لە ئێستا زیاتر بایەخ بە پاک و خاوێنی دەدەن بێگومان دەکرێ بە ئاراستی ئەوەش کار بکەین کە چیدی لە 24 ساعتدا خەڵک لە بازار نەبێت تەنانەت ئەگەر بارودۆخەکەش ئاسایی بێتەوە چونکە ئێستا کە دەبینین پێویست نییە هەمیشە خەڵکی لە دەرەوە بیتن کە ئێستا خەڵکی هەندێک لە ماڵەوە دەمێننەوە پەیوەندیەکان باشتر بوونە خەڵک زیاتر دەخوێنیتەوە خەڵک تەماشای فیلم دەکا خەڵک خۆی بە ئیشی ماڵەوە خەریک دەکا خۆیان بە ئیش و کاری دەستی و بە هۆنەر بە زۆر دیکەوە خەریک دەکەن بۆیە پێم وایە دەبێ بە جددی بیر لەوە بکرێتەوە کە بازار ڕێک بخرێتەوە کاتەکانی چوونە دەرەوە ڕێک بخرێنەوە لە ڕاپرسیەکماندا کە ئێستا ئەوە دەکەین و تقریبا 1300 کەس وەڵامی دایتەوە 140 دەلێ من زۆربەی کاتەکانی خۆم بە خوێندنەوە بەسەردەوە ئەمە پێم وایە گۆڕانکاریەک یەکجار گەورەیە لە ژیانی ئێمەدا بێگومان دەوری سوشیال میدیا زۆرتر بووە سوشیال میدیا زۆر هاتوتە پێش زۆر تەنانەت سوشیال میدیا بە پێش تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنەکانی دیکە کەوتووە لە بایەخدانی خەڵک بە سوشیال میدیا سوشیال میدیا جابە بە هەموو جوورەکانی و بە هەموو ئەرێنی و نەرێنیەکانی خۆیەوە بەڵام بایەخی پەیدا کردووە لە کۆمەلگای ئێمەدا پێم وایە لێرە من بەوەندە جارێ ڕادەوەستم ئەگەر پرسیاری دیکە هەبوو لە خزمەتدا دەبم بۆی کات بدەمە برادەران زۆر زۆر سوپاس جنابی دکتۆر مراد حەکیم من پێشەوەی کە کاگرابەر قسە بکە داوا لە کاک جعفەر سمۆ دەکەم لە دهۆکەوە یان لە شێخانەوەکەمە لە دهۆکە کە لە 5 دقە زانیاریمان لەسەر بارودۆخی کەمپەکانی ئاوارە بداتێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە دووە ئەم لەم مانگونیوەدا فریاگوزاریان بۆ هەیە ئەوان پێشدان لەژێر بارودۆخێکی خراپ و سەختی ژیاندا بوون ئێستاکە و هەموو گیر و گرفتەی ئابووری و دەرچوون و کەرەنتینە هەیە ئەوان حاڵیان چۆنە کەرەنتینە نێو کەمپەکان هەیە کاک جعفەر یان نا فەرموو کاک جعفەر کاک جعفەر کاک جعفەر تۆ گوێ لەدەنگمە کاک ئەلۆ دەنگەیە دروستە کاک جعفەر بەڵێ بەڵێ دەنگتێت فەرموو گوێت لە پرسیارەکەی من بوو بەڵێ بەڵێ تەواو فەرموو زۆر سوپاس جەنابێ کەکسەر و سوپاس بۆ هەموو ئەو میێوانە و پێ خۆشحاڵ بووم یعنی پرسەکە باش بوو ڕاستیژی من پێ باش بوو ئەو هەم بزانن یعنی کوجڤاکە ئێزیان بەری هاتنا کۆرۆنایە یعنی تووشی دڵشکەستنەکە مەزم بووی ها هەمژ ڕووی سایکۆلۆجی بە هەمژێ ڕووی کۆمەڵایەتی بە یعنی ملەتێک دەربەدەر بێت ئاوارە بێت 360,000 کەس یعنی دەربەدەر بووە تایبەتیش منطقە
شنگالی و منطقه کولدسپێکی بەشی قوبازانێوان یعنی سەر هەفدە کەمپات دابەشکرینە ئەف کەمپەژی کو پرانیاوان ڕەوشەکە پەریشانە ئالۆزەنە پلاستیژی یعنی سیحشت 2014 ئەو دەردەسەری و ماڵوێران کردن بسەری زیان هاتی ئەف ئێشەژی هاتەوە ئێشە کڕون هات یعنی ئەگەر ئەم جارێکە تەنگا بن ئەو دوو جارە تەنگا بن تەنگایە بیاوان چونکی ڕەوشە کەمپا خۆب خۆ هەگەر وە خەریتا کەمپا نەخشەی کەمپا هەکەر وەدیت بتنابەرە کەمپێ و کەمپێدا يعني نا متركة يعني زور طنقاش علي يعني حتى خريطة يا كامبيما ترى ديكي يعني هاتيا تعقيم كرين درمان اللي هاتيا رشاندن ولي ترصى خلكي ما تشيا يعني فتريا خلكي كامبا جيانا خوال صار جيانا يعني درفي كامبي جيان ذكر بونمونا دكانك هبويا بونمونا مثلا ماركتك هبويا جانب ديجي كبهرا بتريا كامبا هر کەمپەکێ هژمارێک شوان کەچ و ژنا تێدا هەیە ئەبێ کوش دەستێ داعش هاتین ژبلی وانش دەستێ داعش هاتین هەر کەمپەکێ هژمارێک یعنی من حیانها بۆ بترازی دقیق بم یعنی زارۆکێ دەستێ داعشدا ما نێزیکی 2745 زارۆکە هەبوو سەرکەمپای دابەشکریە کو هەر کەمپەکێ ژوان سنتەر مەهانە سنتەر دەرونینە چی بۆ کچ کوشنێژ دەستێ داعش دەکەتین چی بۆ وان زارۆکە یعنی ڕاستیشی ئێدی نهۆ سەردەمێ کۆرۆنایەدا ئەف سنتەرە نەماینە شبەر هەندێژی بچەکێ بارێوانی نفسی یعنی بەرتەنگترش ئێمە پەژبەر هەندێژی ئەگەر هات و درێژ بێتن ئەفڕۆشە یا نا ئەسواب زانم لایەکی سلبی مەزن هەبتن چونکی 550,000 کەسن کو ازديم المنطقة 606,000 شوان نها دربدرة نها أواريا الكامبين زاخو حياة بجهي منطقة يا أربيلي وبلكي مجموعة جي سليمان يجي يعني أفسن تريدكم منظمات الدولي ومنظمات اللوكال ذكرين كتشو سنترنين شل حتى بينجي زاروك أفيش دا سيدا عشاتين يان كتشوجن أفيش دا سيدا عشاتين كروجانا توعيوانا نفسيت كرن هاريكاريا نوجداري تايبت ما هاريكاريا سايكولوجي ناسا فجبر هندجي حتى راديكي باج وبراستيجي ولا بيشتي افرن ما دركتن كورن ماجي براستيجي خصمتها مع حميا دابون ولا روي سايكولوجي يفان كامبا يزديت مال كامبا روشوان برف الوزيفا بر فجبر هندجي از بينم يعني ما بيباشجي برادرت وكيوا مختص تشتواري سايكولوجي دا تواري كومالاتي دا تواري ابوري دا يعني ريكا تشاريكي هاجر هاتو دريجبت دي الروشة كامباجيا ما حمية خرابتر ليدن جبركو يعني منها الجور امار اتما بتري 3000 كتشو وخشكو ودايكت ما فيغافكي اشتا تشارليفيسيون نيديارا بترياوان كو ليغرياني بن كو قرطال ببن يعني دايكا ايكي مثلا حمي زارو كتو اشتا دس 11 دنا ان خشكاوي ان متاوي ان خالتاوي يعني دي چند جانبكي نفسي مزن صربت جبلي هنديكو ايشكا هو صايا فقرتي اكو جيان حمي فقرتي دي اكيد شاوي مزن تربتن فجبر هندي جي اتنابين جواكا ما بشكا جواكا كليني جدايا ولا نافا كامبادا از بينم جدايا كي جبر روشانو كو بصر خلكي ما دهاتي اگر جنابته بسيارك هبتن كاغ جعفر هيج حالاتي كيسي كورونا لكامباكان دركوت وانت حتى استنى لا خوش حالي بحطانو يك كيس جي الكامبا كوما ادي ريو شوين بو اويكا باريزراو من توندا هيا شلون هيا يعني هيا براستيجي روجانا باسكت شلون هيا يعني بحكم هندي كو ام وكر ريبا بريا كارو برد ازديا بحكم هندي ام متابعه حمي وضعي كامبات كان براستيجي يعني اورين ما بتايبجي باريزغا دوكي دري خستين صد كامبا دوباره بتر تجديدها جبركر واقول خطابه يا اخنا جنابي سروكي حكومه جيابت تاكيد دائما كامبان كرشوكي خطورتها كامبا بترا كاكسرو خطورتها كامبا تشدا الكامبا تشدا مغو تو غلك نزيكي كان يعني بونمون الشاري اصلا الشاري اما كامبا ما نزيكي 21000 كسايته ده حموجي اطاركي يقلكي برطنق ده يعني اگر خدينا كت ارشادات نتقوي بن يك حالاجي تشبت ببتا مطرسي فجبر هندي جي روجانا متابعه مش قبل لجان الصحي ده كان هاتو شون ما يعني والله استا راجراوا استا يعني زوج كاك جعفر ديني ولا دقر برادرانيش برسالن هبوت وان راسو خود واي برسال لكن كاك رابر اگر جاري مايك كتب كيوا انجا لا
بواری خۆت لە باری پسپۆری لە باری کۆمەڵناسی ئەم وەزعات چۆن دەبینی و ئەو زاویەی دیری تۆ پێویست ناکە پرسیارێکەکە بۆ دکتۆر مراد دووبارە کردەوە بۆ تۆی دووبارە بکەمەوە حەزەکەین گوێ لێبگرن لە جیاتەوە. زۆر سپاس کاکسەرەوە خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەم سپاس بۆ هەموو دۆستان. ڕاستەکەی من پێم خۆشە تەنها لەسەر سێ خاڵ قسەکانی خۆم خورد بکەمەوە. خاڵی یەکەم ئەوەیە کە جیهان لە دوای 1970ەوە لە دوای پەتای ئیسپانیەوە کە پەتایەک بوو 100 ملیۆن ئینسانی لەسەر گۆی زەوی کوشت تا ئەمڕۆواتە تا تێپەڕبوونی زیاتر لە 100 ساڵ هیچ زۆرە پەتایەکی بەم شێوەیە وەکو کۆرۆنا کوشندە و ترسناک و خێرا لە ڕووی بڵاوبوونەوە بەخۆیەوە نەبینیوە و شتی دیکەی بینیوە قەیرانی ئابووری بینیوە لە 2000 شەڕەکانی جەنگی جیهانی یەکەم و دووەمی بینیوە شەڕی دیکەی ناوخۆیی زۆری بینیوە گۆڕانکاری سیستەمەکان و کۆتایی جەنگی سار و زۆرشی دیکە بەڵام بەم ئەندازەیە ئەمەی بەخۆی نەبینەوە بەڵام مرۆڤایەتی دیسانەوە شانسیە لەبەرەوەی کە توانی لە ماوەی 2 هەفتەدا تایبەتمەندیەکانی ئەم ڤایرۆسە بناسیەوە بە ماوەیەکی کەم بتوانێت ئەو کەسانش دەستنیشان بکات کە هەڵگری ڤایرۆسەکەن. بەڵام ئەمە چیمان پێڵێ پێمان ئەڵێ کە دنیا هەم لە ڕووی ژێرخانی تەندروستیەکەی چ لە ژێرخانی ئابووری و سیاسیەکەی کەمتر یان چاوەڕوانی ئەوەی نەبوو کە ئاواز و دووچاری پەتایەکی لەم شێوەیە بێتەوە بۆی ئابینین جۆرێک لە پەشێوی جۆرێک لە لێکدابڕان جۆرێک لە نەبوونی هەمەهەنگی و چوونەوە ناو یەکتری بە سیستەمی وڵاتەکانە ڕوویداوە و ئەمە وای کردووەکە پەشێویەکی گەورە و کوژانەوەیکی گەورە لەسەر ئاسی ئابووری و لەسەر ئاسی ژانی کۆمەڵایەتی ناوخودی کۆمەلگاکان بێتە دی. وانەیە کە لەم خاڵەیە ئەبێ تەماشای بکەین ئەوەیە کە چەمکی گۆڕانکاری کە ئێمە ئەڵێن جیهانی دوای کۆرۆنا ئەگۆڕدرێ ئەبێ هەموو حکوومەتەکان و هاوڵاتی و کۆمەلگاکان و سیستەمی پەروەردە و خوێندن هەموو ئەوانی تر ئەبێ دەست و پەنجەر بکەن لەگەڵ شتێکە پێ بە ناوی گۆڕانکاریەوە ئەمە ئێمە ئەبێ بزانین کە ژیان و سیستەمی ئێمە بەتابەت لەم سەردەمی ئێستاە نەگۆڕ نییە و ڕەها نییە بەڵکو ئەکرێ لە هەر ڕووداوێک لەم ڕووداوانە سەرتاپای ژیانی ئێمە هەڵاوێر بکەن و بیگۆڕن و گۆڕانکاری بەسەر بن ئەگەر بێت و ئێمە ئەمەمان قبول کرد ئەو کاتە ئەتوانین لەسەر ئاسی کەسی وەکو لە ڕووی دەرونیەوە لەسەر ئاسی کۆمەڵایەتی و لەسەر ئاسی سیستەمیش مامەڵەی لەگەڵا بکەین و چاوەڕوانەکانمان بێنینە خوارەوە لەبەر ئەوەی کاتێک کە ئینسان تووشی دڵتەنگی ئەبێ هۆکارەکەی ئەوەیە کە ترسی هەیە بەتابەت ئەم گۆڕانکاری کە ئێمە باسیکەن ئەم دڵتەنگی کە ئێستا بەرەوکی خەڵک و کۆمەلگای گرتووە ئەوەیە کە نازانین بەرەو چۆ ئەڕوین ئەزانین ئەمە کۆتایی پێدێ بەڵام دڵنیایی و کۆتایی هاتنەکەی و ئاسایی بوونەوەکە ئەم کۆناکە هەمان ئەم ئاسایی بوونەوەی پێشوو نابێ بۆیە ئەبێ ئەمە بەشێک وای کردووەکە مرۆڤەکان نیگەرانیشی گەورە سەرتاپای ئینسانی داکتو ئەم نیگەرانیە بە ئاشکرا لە ناو کوردستانە هەستی پێکرێت. خاڵی دووەم نەبوونی زانیاری یا فرەچەشنی زانیاری یان فرەچەشنی سەرچاوەکانی زانیاری سەبارەت بم پەتایە بۆ مانەیە کە نەبوونی زانیاری واتە زانیاریەکان زۆرن بەردەوام لێکۆڵینەوە کرێ لێکۆڵینەوەکی تکە ڕەتەکاتەوە ئەنجامێکی تر ڕەتەکاتەوە ئەمە وای کردووە کە جۆرێک لە سەر لێ شێواوی دروست بووە و فرەچەشنی زانیاریەکان ئەوەیە کە خەڵکی لە کەناڵی جیاجیاوە زانیاریان بەدەستەکان لە فەیسبوکەکەتەوە لە گروپە کۆمەڵایەتەکانەوە لەسەر تەلەڤیزیۆنەوە لە حکوومەتەوە لە دامودەستگاکانی نێودەوڵەتی و جیهانیەوە لە WHO لە و هەتا ئەوانی تر ئەو ئاکتۆرانی کە ئەمڕۆ لێدوانەدەن و ئەمەش پەیوەندی هەیە بە خاڵێکی ترەوە ئیشکالێکی دیکە کە لێرەدا هەیە کۆی ئەمانە ساڵانی ڕابردوو هەموو جیهان بەتابەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە کوردستانیش لەمانە کێشەیە کە هەبووە کێشەی متمانەیە لە نێوان حکوومەت و خەڵکەکەی نەبوونی متمانە لە نێوان حکوومەت و هاوڵاتیەکانی کاتێک کە ئەم متمانەیە لاوازە و ئەم هەموو زانیاریش لە هەموو سەرچاوەیەکەوە دێت وا کات کە خەڵک بە ئاسانی وەکو دکتۆریش لە بیدایەتی قسەکانە باسی کرد دکتۆر کەریم کە خەڵک بە ئاسانی ئەمە قبول نەکاوە پێی وابێ ئەمە ڕاست نییەوە پێی وابێ ئەمە دروستکراوە وەک سیناریۆی جیاجێ بووە هەموو هۆکارەکەی ئەوەیە کە متمانەیەک نییە لە بینی خەڵکو ئەو دام و دەستگایانە لە بینی خەڵکو ئەم دەستگایانە ئەگەر متمانە نەبوو ئەم کاتە دوو شێواز ڕوئەداواتە دوو ئەنجامی لێەکەوێتەوە یان ئەوەی کە
ئەبێ حکوومەتەکان پەنا بۆ بە زۆر لە ژوورۆکردنی خەڵکی بەرن و ئەم یاسا و ڕێسای تون بسەپێنن بەسەر خەڵکیدا کە ئەمە مەترسیەوەی هەیە کە جیهان و کۆمەلگاکان بەرەو جۆرێک لە دیکتاتۆریەت و تۆتالیتاریەت ببا و تایدا ئێرادەی سیاسی بە جۆرێک زاڵ بێ کە حساب بۆ هیچێک لە گرفتەکانی دیکە و وردەکاریەکانی دیکە نەکە. ئەگەر ئەمەی نەکرد و خەڵک توانی ئەم وشیاری هەبێ و ئەمە تێبگە مانەوەی کە خەڵک بەبێ ئەوەی کە ئێرادەی سیاسی ناچار بێت بە شێوەی هێز خۆی بسەپێنێ خەڵک لەمە دێم وڵات زۆر سوپاس بۆ تێبینیەکانت دەگەرم بۆ لای پزیشکە بەرەژەکان مختصەکانی بواری هەردوو دکتۆری بواری دەرونی و دکتۆری گشتی یەکی 5 دقەمان هەیە جنابی دکتۆر کەریم لە ئاخیرە تۆ باردۆخی ئابووری و هی کۆمەڵانی بووی لە کۆتایی ئەم مناقەشەیەدا ڕێنوێنیت بۆ خەڵکەکە چێت و لە سەرتادا باسی گیرگرفتەکان کرد هەڕەشەکانت کرد ئەگەر بتەوێ یارمەتی دەرونی خەڵک بدەیت ئێستا زۆر بەسادەی چۆن نەتوانی پێشنیار بۆ خەڵک دووەم بۆ دام و دەستگای ڕسمیش لە حکوومەتدا. دکتۆر کەریم دەباشە دێنە لای تا دکتۆر کەریم دەگەڕێتەوە دێنە لای جنابی دکتۆر ناسری سەید ئەحمەدی هەمان پرسیار دکتۆر ناسر تو گوێت لە دەنگی منە؟ بەڵێ من گوێم لە هەمان پرسیار بەڵێ. من زۆرم پێخۆش بوو گوێمدا بە ئێوە بە قسەکان و بەڕاستی زۆر ئەو قسانەی ئەو پرسیارانەی کە کرا و جوابانەی کە دراوە هەر ئەو شتانان کە ئێمە لێرەش لە سوئێد قسەی لێ دەکەین بەڵام دوو شت زۆر گرنگ بوو لەو قسانەدا بە بڕوای من یەکێکیان ئەوە بوو کە زانیاریەکان چۆن بدرێت بە خەڵک و لە پاشانیش نەبوونی مەتمانە لە بین حکوومەت و خەڵکدا. دیارە من لە بابەتی چوارچێوەی حکوومەتی هەریم کوردستان ناتوانم قسە بکەم چون زۆر لە ئێوە دوورم لەبەروەی ئەو ئیزنەی بەخۆم نادەم لەو بابەتەوە قسە بکەم بەڵام لە بابەتی زانیاریدان بە خەڵک دەمەوێت قسە بکەم ئەویش ئەوەیە کە حدوداً 100 ساڵ لەمەوبەر وەختایەکی ئەنفلانزای ویروسی ئەنفلانزای ئیسپانیایی هاتە ئەو منتەقەی ئێمە پێمان دەکوت ئاهۆ پیسەکە لە منتەقەی ڕۆژهەڵاتی من لەبیرمە دایکم دەیکوت کە لە نەنچی خۆی جوێی لێ بووە کە ڕۆڵە ئاهۆ پیسەکە هاتە وڵاتیمە ئەو ئاهۆ پیسە ساڵی 1970 تا 1920 وڵاتی داگرت ئەو وەختی حکوومەتی قاجاری بوو قاجارەکان ینی پێش ڕەزاشای لە ئێرانە پێش حکوومەتی پەهلەوەکان و ئەو دەمەی کانگای نەخۆشیەکە کە ئەو سەفەرەی قۆم بوو لە ئێران ئەو کات مەشهەد بوو ئەحمەدی قەوام کە نەخۆزوەزیر بوو چوو بۆ مەشهەد 10 ڕۆژی خایاند کاتێک گەیشتە مەشهەد چۆن دەبێ وەکو ئەلحان ئاوە ماشێن و قەتار و هەواپەیما ئەم جۆرەشتە نەبوو بەڵام زۆر بە توندی بەرخوردی کرد لەگەڵ مەسەلەکان زۆر بە توندی کە زۆر گرینگە ئەو مەسئلەیە کە ئەو توندی کە ئەحمەدی قەوام بەرخوردی کرد لەگەڵ تەولیەتی ئیمام ڕەزای لە مەشهەدێ ئەو سەفەرەی خودی مەسەبەکان نیان کرد کەواتە دیتمان مەلاکان چوونە بیمارستانەکان یا خەڵکەکان زەریحی ئیمامزادەکانیان دەلێستەوە کە بەڕاستی بە شێوەیەکی یەکجار زۆر نەخۆشیەکەی لە ئێران زیاد کرد حتا ئەو 100 ساڵ لەوەی پێش وەختایەکی ئەنفلانزای ئیسپانیایی هات نرخی نەخۆشی لە ئێرانێ زیاتر لە هەموو دنیاە بوو حدودی لە بازە وڵات منتەقەیەکی ئێرانە 20% خەڵکی پێمردن 20% خەڵکی پێمردن لە بینی 8 تا 20% خەڵکی ئێرانێ مرد بەو نەخۆشیە من داوایەکی کە هەمە ئەوەیە کە ئێمەی کورد
ئێمە زۆر وەکو بەهۆی تاریخەکەمانەوە زۆر فەرقمان هەیە دەگەڵ بە بڕوای من دەگەڵ بەشێکی زۆر لە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە باوەڕمان زۆرتر بە زانیاریە من لەسەر ئەو باوەڕم ئیجازە نەدەین مەلاکان من زۆر میحترام بۆ ئاین هەیە بەڵام ئاین نابێت لەو مەسئلەیەدا دەخالەتێ بکە چون ئەوە کاری ئاین ئەوە کاری زانستە کاری پزیشکیە یەک ئەوە کە ئەو زانیارانە کە بەدەستی خەڵکی دەگەێنن چۆن بێ لە تەریقی دروستەوە بێ من زۆر باوەڕم بەم شتە هەیە یەک شتی دیکەش وەک ئاخرین شت من ئەرزی ئەوە بکەم من لەسەر ئەو بڕوایم کاکسەر قادر کە دەبێت شتە کۆنکرێتەکان بگرین ئەو شتێک کە ئەمڕۆ مشکلە ئیساز دەکا لە پاشان دەبێت پرسیم بزانین وەزەی ئابووری حکوومەت چۆنە دەتوانێت ئەگا و قەیرانە پیستر بێ چون ئێستا ئاوا بە بڕوای من ئاوە وڵاتی کوردستانی خۆشبەختانە دانەگرتووە بەڵام دەتوانێت خراپتر بێت لەوەی ئایا لە بابەتی ئابووریەوە دەتوانن خۆتان جێبەجێکەن ئایا لە بابەتی پزیشکیەوە بە تایبەتی ئەو ئیمکاناتە هەیە ئەوانە کۆنکرێت ئەگەر ئێوە بەڕستی بکەن من زۆرم پێ خۆش دەبێت کە بتوانن ئامادەجیتان هەبێ ئاوا نەبێ وەکو بازە وڵاتێکی کە تووشی کێشە بن تێبینی تریشەیە بەڵام زۆر کات ناگرم ئەو شتانە زۆر گرنگە هەر ئەوانێک ئەلان باسم کرد پێم وابێ ئیتر دوای قسان دەکەین و زۆرتر زۆر سپاس جناب دکتۆر ناصر سەد ئەحمەدی کاک دکتۆر کەریم گوێ لە دەنگمە بەڵێ من گوێم لە دەنگتە تۆ لەمنە بەڵێ فەرموو بەڵێ پرسیاری من ئەوە بوو بەڵێ بەڵێ پرسیارەکە تێگەشت هەموو ئەو برا بەڕێزانە چیان باس کرد لەلانی ئابووری و کۆمەڵایەتی و دەرونیە هەر هەمووی ئەکەوێتە سەر ئەستۆی چیە مرۆڤەکان ئێمە کێشەکەمان لەگەڵ مرۆڤەکانە ڕێنمایی تەندروستی کە دەرەکرێت چێ جێبەجێیەکە مرۆڤەکان چێ کشت و کاڵەکە چێ بازرگانێکە چێ سیاسەتەکە من بە حکمی ئیشەکەی خۆم کە وەسی 5 ساڵە لەو بوارە ئیشەکەم وەدەیان جاری لەوانی جەنابە ئاگاداربی هاوارمان کردووە ئێمە قەیرانی عەقڵی کوردیمان هەیە پەروەردەمان نییە فێرکردنمان هەیە دەیان جار بە وەزارەتی پەروەردەمان گوتووە کاڵەی پەروەردە و فێرکردن زۆری فەرقە ئێمە عیلم و زانست لە هەموو دنیا ئەهێنین و خێنە ناو مێشکی قوتابی خوێندکارەکانمانەوە مێشکی قوتابی خوێندکارەکانمان کردو بە کتێبخانەیەکی گەڕۆک بەبێ ئەوەی بێ بە پراکتیک و لە ڕفتارە بێ ئێمە دەیان جار وتومانە لە 102 هەموو کۆمەلگایە کەسانی داهێنەر و بلیمەتن مناڵی زۆر بەهرەمەندمان هەیە بەڵام پرۆسەی پەروەردە و فێرکردن لەبەرەوەی تعلیمە فێرکردنە پەروەردە نیە هەموو کەسایەتیەکانیان شێواندووە من مەترسی چیم هەیە خۆ ئەم کۆڕۆنایە ئەڕوا و کۆتاییە هەزاران نەخۆشی و دەردی تریە بەڵام هەتا مرۆڤەکان کەرامەتیان بۆ نەگەڕێتەوە هەتا کەسێتیان پتە و نەکرێ هەتا لەلایەنی دەرونیە و لەلایەنی عەقلیەوە گەشەیان پێ نەکرێ بیرکردنەوەی منطقیان نەبێ بیرکردنەوەی هەر خۆرافی و خۆرافیان هەبێ و ڕەخنەگرانیان نەبێ کاک سەرۆز ئەمان لەوە خراپترە بێت ئێمە یەکێ لە بەڕێزەکان باسی خەڵک لە ماڵەوەی باوکودایک لە ماڵ ێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوە بۆ هەموو باوکودایکێ نابێ قوربان باوکودایکێکە دیکتاتۆر بێ لە ماڵەوەی دیکتاتۆرەکەی ئێستا زیاتر بووە باوکودایکێ مناڵەکەی نازدار بەخێو کرد ئێستا خراپتر بووە ئێستا لە ماڵەوەیە کێشەی لەگەڵ ژنەکە دروست کردووە لەبەرەوەی توانای نییە کە خبرە و شارەزای و لێزانی نییە مامەڵە لەگەڵ هاوسەرەکەی بکە لە سایکۆلۆجی ژنەکەی تێناگە ئێمە ئەزانین کۆمەلگای کوردی و هەموو توێژینەوەکان و واقع پێمانەڵێ خەریکە خێزان زیاتر تووشی لێکترازان نەبێ ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ لە زیاترە کێشەی خێزانیەکان زۆرە شتێکمانەی پێڵن تەلاقی دەرونی ئێمە لەگەڵ ژنەکانە دایک و باوکانە دائەنیشین هەیە بەس لەبەر عیبە و لەبەر قسەی خەڵکی لێک جانەبوونەتەوە جینە هەریەکە و لە ژوورێکەژی خۆلێک جابوونەوەی دەرونیان هەیە ڕێژەی خۆکوشتن ڕۆژ بە ڕۆژ لە زیاترە هەر هەفتەیە پێشێ یەکێ باوکی و دایکی و سێ برای کوشت ئێمە کێشەمان لە کەسێتی و باری دەرونی خەڵکەکانە ئێستا ڕێکخراوی WHO تەندروستی جیهانی ئەڵەیە لە سەدەی 21 خەمۆکێ بووە بە دووەم نەخۆشی لە هەموو جیهانە یعنی دوای نەخۆشی تەندروستی بڕواتان هەبێ وا بڕوا ئێمە لە کۆمەلگای کوردی ڕێژەی نەک خەمۆکیەکە نەک خۆکوشتن ئەگەر بێت و مراجعەیەک لە پرۆسەی پەروەردە و فێرکردن نەکرێت لە فێرکردن نەگۆڕێ بە پەروەردە گەش و هەوای داهێنەرانە دروست نەکرێ ئەم سیستمە پەروەردەیە بەردەوام بێ ئێمە
پارەی دنیاشمان هەبێ مرۆڤەکان خراپ بەکارهێنن لەبەرچی تەسەور من مامۆسای زانکۆ هەیە بیرکردنەوەی ئەنگە خوراافیە ئەڵێ ژنەکەم هەویری شێلاوە کۆبوونەوەمان هەبوو نەهاتوو وەڵا پارچێ پەڕیوە میوانمانە یعنی ئەمە ئەزمەی چییە ئەزمەی عەقڵی کوردیە ئێمە نەمانتوانیوە بیرکردنەوەی ڕەخنەگرانە بیرکردنەوەی داهێنانان دروستکەین لە تاچی کورد قوربان جانکوا بیرکردنەوەی ڕەخنەگرانە بۆ ڕێژەی ڕۆژ بە ڕۆژ قسەڵۆگ زیاترە بێ لەبەرەوەی هەر شتێک جۆ ئەگرین لە چاومانەوە سەیری شتەکانەکەی نەک هەڵسەنگاندنی بۆ بکەین ئێمە زۆربەی خەڵکەکە بیرکردنەوەی ئیسفنجی هەیە واتە ئیسفنج بخەیتە هەر شتێکەوە ئەیمبژێ بەبێ ئەوەی نەقدی لێ بگرێ ئەبێ بیرکردنەوەی ڕەخنەگرانە دروستکەین ئەمە ئیشی پرۆسەی پەروەردە و فێرکردنە بۆیە پەروەردەی سیاسیمان ئەوە ئەیبینی وەزعەکە چۆنە لەم ڕۆژەیە لەم ئەزما هەموو عالەم توش بۆ بە کۆڕۆناوە ئێمە بڕۆ پەیجەکان و حیزبەکان شەڕەکەن مەشاکیلەکەن سوکایەتی بە یەکتریەکەن کوا تاکی کوردی کوا فەلسەفەی کوردی قوربان جان ئەبێ سەر لە نوێ ئەگەر بمانەوێ بەرگەی ئەم قەیرانانە بگرین ئەبێ لە دوای ئەم کۆڕۆنایە مراجعەیەکی جەزری ڕەگوڕیشەی لە پرۆسەی پەروەردە و فێرکردن ناکرێت کوا پەروەردەی ژینگەی نەزافەت من الئیمان فێریانەکەی مناڵەکە پیس و چەپەڵە دە لە دایێنێ نەمان کردوە بە ڕەفتار پەروەردە ئەوەیە گۆڕانکاری لە ڕەفتاری تاکەکان نابکەیت ئاینی هەموو لە بەرە بەڵام بەزەی بە کەسان نایەتەوە ڕێزی گەورە ناگرێ احترامی بۆ بچووک نییە ژینگە ناپارێزێ ڕازگۆنی لەگەڵ یەکتریا بێوەفاین خیانەتێکە کاکە ئەمە هەموو قیەمەکانە قیەمە ئەخلاقیەکان ڕۆژ بەڕۆژ بەرەخوا ئێستا ئەم قسەی من لەگەڵ توایکەم بڕوا و بێ ئێستا پاش ماوەی تر دابێزێن لە یەکی 2000 جنێومان پێ کەواتە ئێمە نەمانتوانیوە تاکەکانمان فێرکەین کە ڕەخنە لەگەر یەکتریە گرین هێڕش بکەینە سەر کەس بیرکردنەوەمان من ئەگەر بیرکردنەوەم غەڵەتە هجووم کە لەسەر بیرکردنەوەکەم ڕەفتارەکەم غەڵەتە هجووم کە لەسەر ڕەفتارەکەم بەڵام جنێو بە باو باپیر و ئەجداد من باوکم گوناحی چییە من ئەگەر خراپ بم ئێمە با کەسەکان بپارێزین با تەبیعەتی ئینسانەکان سروشتی مرۆڤ بە ئێمە ناگۆڕێت تۆی خێر و شەر لە ناخیاتی حەزەتی ئادەم باوکە گەورەمانە ناحی دینی و غەڵەتی کرد دوو مناڵی هەبوو قابیل و هابیل قابیل هابیلی برای خۆی کرد کەواتە ئێمە بەس تۆوی شەڕەکەمان سەوز کردووە تۆوی خێرەکەمان سەوز نەکردووە پەروەردەمان لە قەیرانێکی گەورەیە کە پەروەردەش لە قەیران نبوو هەمووانی ترەکەون لە قەیرانەوە چونکە کەسێتی ئینسانەکان بە پەروەردەوەیە من با پەروەردەیەکی سەقەتم هەبێ بیرکردنەوەیکی خوڕافیم هەبێ ئینسانێکی متعەسیب و دەمارگیر بووم هەموو شتەکان ڕەتەکەمەوە حکومت هەرچی بڵێ ڕەتیەکەمەوە بەڵام من با حکومت بە دوژمنی خۆشم بزانم بەڵام کە قسەیەکی حەقی کرد وەڵا بڕوای پێەکەم منطق و عەقڵ وە ئەڵێ کاکە جان براکەم بێ با لە یەک سکی یەک دایک بوو بێتی بەڵام کە شتەکەی غەڵەت و بیرکردنەوەی منطقیم هەبوو قەناعەتم پێ نییە ئێمە ئەزمەی عەقڵی کوردیمان هەیە اینجا ماکەوێتەوە سەرهەت چەنگە من گومانم هەیە ڕەشبینم کە حکوومەتی هەرێم سیاسەتی پەروەردەی بگۆڕێ براکەم من دەیان جار ئەم وەزیرە تازە مامۆستا ئالان لەگەڵ یا دانیشت وت وەڵڵای مامۆستا هەزاری وەکو تۆ من بێ نیشی پێ ناکرێ وتی بۆ وتمە توانی فەڕاشی لە سلێمانی بگۆڕی مدیرێ بگۆڕی کێشەکانمان ئەمەیە کاک سەرۆی جان ئێمە بێت چێ ئەمە مرۆڤەکانە بۆ دروستەکە قوربان جان ئەمە مرۆڤەکانە بۆ دروستەکە ئێمە مرۆڤ و عەقڵی ئێمە تر پەروەردەی وەتەنیە نیشتیمانیە پەروەردەی ژینگەیە پەروەردەی هونەریە پەروەردەی سیاسیە هەر هەمووی لە قەیرانایە اینجا ئاوە شتێکی وا بەسەرمانایە تا اینجا بۆمان دەرەکەوێت دەبڕۆ فەیسبوک خوێنەرەوە قوربان خۆ تۆڕە کۆمەڵاتەکان بخوێنەرەوە یعنی کەسانێکن سایکۆپاسین عدوانین من یەک دوو حەڵقەم لەسەرەوە باس کردووە باوکی خۆی قسە بکات جنێوی پێ ئیلا وایە کەسێکی سایکۆپاسێ دژی مجتەمەعە خۆی ئەمەوا دروستوە کەسانمانەیە نێرگسیە ئیلا بێ مەدحی کەیت و بە شان و باڵێ هەڵڵێ ئەگەر غەڵەتیش بێ ئەجینا عدوانی و دژمنایەتی لەگەڵەکە کەسانمانەیە قەلەقە خەمۆچیە زۆر بووە نەخۆشە دەروونەکان زۆر بووە ئەوانەی خۆیان نەکوژن ئەوەی خەڵکیە کوژن مدمین لەسەر مخدرات کاکە ئەمە کۆمەلگایە ئەمە پێش ئەم قەیرانم کۆمەلگایە دەوەرە ئێستا ئەمەشی بەسەرابێ کەسێ شخصێتیشی ئاوای هەبێ شەو ڕۆژ لە ماڵی شەوە دای بنێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت چونکە پەروەردە پەیوەندی بە جۆری پەیوەندیەکانەوە هەیە نەک کەمەکەی یەسا کەسێکە بێ لە بەیانی و تایوەرە لە دەرەوە یەک سەعات بێ احتیمام بە مناڵەکانی بە احتیمام بە هاوسەرەکەی با بەڵام لەسەر بنەمایەکی زانستی بە ئیسفادەی زۆرەگەێنێ بەڵام 24 سەعات لەگەڵ یابێ هەر لە شەڕ و ململانیە چکە لێی تێناگات چونکە قبوڵیەکە ئێمە ڕەبزێکاتەوە ئێمە نەمانتوانیوە قبولکردنی یەکتری لە ناخی هەمووی ڕێکتری ڕەبزەکەینە قوربان جان وامان من تەلەبەکان و مناڵەکانمان گۆش کردو دەمارگیرن مرونەت نەرمایەتی لە مێشکیانان نییە بەرامبەر هەرچیە بڵێ چونکە کەوتۆتە عینادیەوە بڵێ ماس پێ وڵێ ڕەشە خۆزانێ سپێ ئەم کێشانەمانەیە کاکسەرەوە ئەمە ئیلا بە پەروەردەیەکی دروست دەبێ ئەبێ ئێمە من دەستم لە گەورەکان شتووە بەخۆمەوە چونکە هەمووی چۆتە خوێنمانەوە بۆ بە عادەت هەبیت خوو ناگۆڕن ئەبێ لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین ئەبێ لە دایانگاکانەوە دەست پێ بکەین ئێمە گلیمان دایمەن لە حکوومەتی هەرێم وەزارەت پەروەردە ئەوەی ئەگەر لەنەوە یەک و لەنەوە دووە لەسەر بنەمایەکی زانستی گوێیان لە هەزارانی وەکو ئێمە بگرتایە
کەسانی کەفوئیاندا بنایە بە مدیر و سەرپەرشتیاری پەروەردەی وەزیر و گزیر لەسەر بنەمای کەفاعەت نەک بنەمای حیزبی وەلا بۆ ئەو ئێستا جیلێکمان پەروەردە کردبوو تەمەنی 30 ساڵ بوو لەو پەڕی ئێمە چۆن لەم قەیرانە خۆ مەسەلەکەل کۆڕۆنا نییە ئینسانی کورد کەسێتی شکاوە ئینسانی کورد خوڕافات خراوەتە نامێشکەوە دوژمنایەتیمان لەگەڵ یەکا دروست کردووە تەسامحمان نییە لێبوردەییمان نییە ئەمانە بە ئیشی لەسەر کرێ دوای کۆڕۆنا ئەمە ئیشی لەسەر کرێ وەسا بۆی دەرسید دەفەرمو قوربان جان داوا بکەن لە حکوومەت وەزارەتی پەروەردە وەزارەتی تۆ تەسەوورکە مەقاول هەیە 4 کەناڵی هەیە ژەهر بڵاوەکاتەوە 5 هەیە 6 هەیە بەڵام حکوومەتی هەرێمی هەموو کوردستانە یەک کەناڵی نییە زمان حاڵی نییە يعني وزير روشنبيليه بيرجع لك نالج حزبي قسبك معقوله اخوه معقوله حكومه هي همو هرمي كردستان هيج حزب يغني همو هرمي كردستان بضلني ايو كم حزبيه يلا زور هي هيج مجموعه كي لقى الله قربان جان انسان هي مستقله بلاتي خوي خوش شويه كردستاني خوش بس حزبيه طاقه انتماء حزبيه ابي اجلس اوانك اگر تو تبع كسيتي تاجي كرد بكيت من الملانيه لقال فارس لقال عرب لقال ترك ابي كسيتي كيف الودكي براكم يما لحالتي كاين يسا كرجول باوق ناقر من ما مساي جامعه وانا قسما بالله تخرجك ناوي خوي بغلط نوسي جاراني شش ابتدائي تخرجك كاكسر ابو بما مستا ختشي في اول حز ذاكر كوماليقيا من تلبي جامعه ابو شرم تلبي اعدادي وشرم لا تلبي جامعه في مكان يجنا ما روز بروش كالا بيته ابي يجي لسر او انا بكله اجينا بحياتي والله باري دنيا ما نبي خو السعوديه باري زوري مرافقان ينشون اسرائيل يك دوله قربان جان هو بقي على اما اهتمام وكو برزان باسي انكد ثروه ساماني طبيعي كوتايه نوت غاز وتقدير كلاو كوتايه تنيا اوي كوتاينا ثروتي عقليه اما همو اهتمام من فيها فرمو بزان عماري ولا سليماني ولا ينكو بلام عمارم بوتشي كمروفيك يدرون نخوشي تيابه من مكتب جامعي اهلين بوتشي كنتواني داهينان اميش كبخاتكار وداهينانك معنا فرمو تشي مانه والله جلي كرديا كاش الصين وبو معنا هر جلكانيش معنا همش تك معنا بتاتي بيازا نزلتي لكاتي كايمه تشي معنا لواني تركم ترى او عقليه ما همانه بالراو بفرقين لامريكا شرو عقلها بلام اوان پرورديك اليابان پرورديك صدان برنامج هي بو تفكيري منطقي تفكيري ابداعي شو باسكم او بابتانا من هرنيه يعني حكومتي هري من ديان جاروتما وزارتي پرورده جغرافياي كرد امريكا فيري من الله كما كان جغرافيا ليش خوي نازاني تو زاني صدان كشتي تقناغ مراهقه من بحكم شكمن نازاني سوري ما غانتيا ما مزاي بيولوجي لولي كدوله بو خداي كباغو ثقافتين توسي كمال جريد درونيبو يعني جغرافيا ليش خوي فيها كديان جاري اقتراح مقربو زي پرورده وزاره كان كاك جاور ماده سايكولوجي هر زكار داني ما هر زكار كان من حالتي زور خلافيان هي والله كوا شي جولي اقرا اما ابي او شيء لسر كان اقرا تو الراي من ديان جارتما اجينا والله كورونا اشتوا ببيع نوت بقات ب $100 بقى بده $100 حال من هروابي مثلا بارنيا مثلا او عقليته اداري او باريكا كومال كان مي بده جبني يكتري كاك المسلمانيه دو قرقنابيني لقال كان لا طاق من لقال يكتري لا هولي جواب لدوكي جواب شو كان حسباتي شو تناو خزانه كان والجن في شيء ياكلوا كان تعبير لواقعات یەکێک لە دۆستان مایکەی خۆی دانە قسەکە دێمەوە لای دکتۆر هاوڕێ مەنسوور بەگ دکتۆر تۆ باسی باری سەختی ئابووری جیهانیت کرد و باسی کەموکۆریەکانی گشتی سیاسەتی ئابووری شت لەناو کوردستان و بە چاوێکی ڕەخنەگرانەش سەیری هەندێک ڕێکاری حکوومەتت کرد ئەگەر لە 5 دقەدا کە ئاگەینە ئەخیر بتەوێت پێشنیاری ئەو تۆ بکەی کە بەم تەنگ و چەڵەمەیە ڕابگا چیت پێیە بەڵێ دەنگم دێوە دەنگە زۆر باشە بەڵێ زۆر باشە کاک سەرۆجان هەر بۆ تەکیدی ئەو برادران قسەیەکی زۆر جوان هەیە بەڵێ ئێمە نقمین لە زانیاری بەس برسین لە معریفە باشە تۆزێک سێ خاڵ بە کورتی پێڵێم باشە ساڵی 2017 هەمومان ئەزانین 2017 قەتەر خراژە بارودۆخێکی زۆر نائاسایی هەموو وڵاتانی کەندا و شارێکی ئابووریان لە سەردانە نیانێشت فڕۆکەش بەسەر ئاسمانەکانیان تێپەڕێ باشە قەتەر یەک هەنگاوێکی زۆر سەیرینە لە 2018
لە 2010 لە 2010 10,000 مانگای لە ئەمریکا هێن. ئێستا ئەو مانگانە یەکێکن لە پێگەکانی شکاندن و شکست پێهێنانی ئەو ئیمبارگۆ و فشارە ئابووریەی کە وڵاتانی کەندا خستیانەتە سەر قەتەر. با من یەک شت پێ بڵم لە کۆتایی نەوەتەکان من ئەبوایە لە ڕێگای دیمەشقەوە بێمەوە هەولێر ترانزیتم هەبوو لە بەیروت. باوەڕم پێ کاکسەرەوە لێژنێکی پەرلەمانی دانیمارکی هاتبوون لەگەڵ چەند بزنسمانێکی گەورەی دانمارکی سوئیدی برادێرێکی خۆشمانیان لەگەڵ بوتمانە چیە هاتوون وتی ئەوانە هاتوون ئامادەن چەند هەزار مانگای دانمارکی بێنە کوردستان و شیری فرێش و ماستی خۆماڵی هانی 20 ساڵ پێشەوەی کە قەتەر ئەو هەنگاوی ناوە. بەڵام لەبەر ئەوەی لەناو هەرێمی کوردستان کەلتورێکی ئەوە هەبوو کە ئەبوایە حستەی قازانج ئەو شتانە لەگەڵ هەندێک خەڵکی چاوچنۆک بەش بکەی نەت ئەو پرۆژێش کستی پێهێناوە. من لەو کاتەوە ئاگادارم دەیان هەوڵی دیکەی لەو جۆرە دراوەتەوە کاکسەرەکان. ینی بۆ زانیاری هەر نەڕۆمە دەرەوە سوودان 30 ملیۆن مانگای هەیە ئیدارەکردنێکی فاشیلی هەیە بەڵام هۆڵەندا 1 ملیۆنی هەیە. هەموو بازاری ماست و پەنیری دنیای کۆنتڕۆل کردووە و سوودان یەکێکە لە وڵاتە هەرە گەورەکان لە بواری ئاوی ژێرزەوی سازگاری زۆر گەورە وڵاتێکە زۆربەی شارەکانی لەدەست بێ ئاوی ئەناڵێنێ. وڵاتی ئیمارات 10 هێکتاری لە سوودان وەرگرتووە بەکرێ ئێستا لە ئیماراتەوە ئاو بۆ هەموو جیهان ئەفرۆشتێ. زەبووە شت زۆرە بڵین نمونەی کۆنکرێتی زۆرە کە کوردستان بتوانێت بیکە. ینی هەر خاڵێکی گرنگ ئێمە ینی بەداخەوە ناموێت ناوی هیچ دەڤەرێکی کوردستان بێنم بەڵام لادەیەکی دڵڕفێنی کوردی بەقەتیایەک باشە بڕۆ بەر دەرگای ماڵەکانیان سەدی ماستی ئێرانی لە ناو زملەکانە. ینی ئەو لادەیە بەداخەوە ڕژێمی سەددام کە 5,000 لادەی کوردی وێران کرد پێش ئەوەی لە ڕووی ژێرخان و وێرانی ماڵەکان بکا و بلۆکەکان و قشتەکانی بڕوخێنێ عقلیەت و سایکۆلۆژی کوردی ڕووخان خێزانی کوردی هیچی تر ئەو احترامی بۆ خۆی نهێشتەوە کە خۆی بە قەولی ڕۆژهەڵاتەکان قسەیەکیان هەیە ئەڵێن خودکەفا بن خۆیان بەخێو بکەن. من لە شارێک ئەژیم لە دەرەوەی دانمارک ئێستا جیرانەکانم هەمووی مامۆستای زانکۆن بەڵام من شیر و هەموو بەرهەمە کشتتوکالەکان لەوان ئەکڕم. ئەوان بێتگەلەوەی لە خۆشترین ماڵ و ڤیلان هێشتانیش ئیشی کشتتوکاڵی خۆیانەکەن. درۆیە وڵاتی سوید و دانمارک بڵێوانە وڵاتی تەکنۆلۆژین هەموو وڵاتەکانی یەکێتی ئەوروپا وڵاتی تەکنۆلۆژی کشتتوکاڵیشن هەتا ئەو ڕۆژ. من ئەو قسەیە ئەڵێم ئاخیر قسەیە ئەیکەم کاتتان ناگرم ئەوەی کە یانی وەختی خۆی ئەوە زنجیرەی هاوردەی جیهانی و جیهان لادەیەکی بچووکە و گلۆبەلایزیشن و ئەو شتانە کۆرۆنا ئەوەی دەرخست کە ئەو سیستەمێکی لەرزۆک و ناڕاست و چەواشەکارە و جیهان بەرەو ئاراستەی سیاسەتی خۆپەرستی و خۆداخستن ئەڕوا وە کورد وەکو حکوومەت وەکو تاک وەکو میلەت ئەبێ ئامادە بێت دەنا ئەوەی کە کۆرۆنا هەیە ئەوەی ئەڵێن سایلنس بیفۆر د ستۆرم ئەوە بێدەنجیەکە لە پێش گەردەلوولێکی زۆر بەهێزتر وەکو دیسانیش دووبارە یەکەمەوە بۆی هەیە سەپلای چینی خۆراک لە سەرتاسەری جیهان بپچڕێ لەبەر ئەو شەڕەی کە بینی چین و وڵاتانی ڕۆژئاوا لە ئارادایەوە چین ناچارە لەبەرەوەی ژمارەی دانیشتوانی بۆ 2 ملیار ئەگۆڕێ ئەڕوا چینیەکان پێویستیان بە خۆراکە پێویستیان بە هەیمەنەیە چینیەکان ئەفریقیان کۆنتڕۆل کردووە چینیەکان ئەمریکای لاتینیان کۆنتڕۆل کردووە چینیەکان خەریکی دروستکردنی ڕێگایەکی استراتیجین کە وڵاتەکەیان بەرەو جەمسەری باکوور ببە هەموو دنیا لەسەر حسابی خۆی ئەو هێلانە دروست بکە ئەو شەڕا مەترسیدارە بۆ بیلەتێکی کوردی کە پلانێکی ئابووری نەبێ و تاچێکی وەک ئەو مامۆستا بەڕێزەش باسی کرد و دکتۆرە بەڕێزە باسی کرد تاکەکەشی هەتا سەر ئێسقان بە پەروەردەیەکی چەوت پەروەردەکرابێ. زۆر سوپاسدانەکەم هەرشاد. زۆر سوپاس دکتۆر هاوڕێ. کاک فەیسەڵ ئەگەر لەسەر خەتبی 5 دقەت ئەخیر تۆ چه ئامۆژگاریەک ماوە ئامۆژگاری واقعی و عملی بێ کە بە کەڵکی ئەو تەنگ و چەڵەمەیە بێ کە ئێستا لە ڕووی تەندروستی و سپەی نێدوسپەی لە ڕووی ئابووریشەوە زیاتر تووشمان بێت.
جارێکی ترم کاتتان باش کاک فەیسەڵ مایکەکەت داخراوە بیکەوە. کاک فەیسەڵ مایکەکەت داخراوە بیکەوە. مایکەکەت باشە ئێستا باش فەرموو ئێستا باشە باشە ئەم کاتتان باش جارێکی تر لەو پرسە ئەساسانەی کە ئێستا بۆ حکوومەت من ئیشم بە ئەوانەی قسە لەسەر دەرەوە ناکەم بە قەدەرەوەی لەسەر خۆمانیشەکەم ینی خاڵی بنەڕەتی بۆ دوای کۆرۆناش ینی پێویستە حکوومەتە پێش هەموو شتێک کێشەی کارەبا حەلکە ینی کارەبات نەبێ مەسەلاً ئێمە زۆر قسەی لەسەر زانکۆکانە بە ئۆنلاین خوێندنە بکرێ بە ئۆنلاین بەڕاستی ئەمە بنەما ئەساسەکەی کارەبایە کە یعنی یەکێکە لەو عیبانەی کە ینی مەسەلاً بەدبەختی ئێمە ئێستا باسی بکەین کە کارەبامان نییە یعنی من هەموو دەستم لەسەر دڵمە کە کارەبامان نەبێ ئێستا ینی ئیشکالی گەورە کە کارەبا نەبوو پێم وانە بتوانانی سیستەمێکی ئۆنلاین تەبێ بەیانی بتوانانی کێشەی خوێندن کە ئێستا دوو مانگێکە زیاترە دامان بڕیوە چارەسەری کەین بە ئۆنلاین بخوێنرێ دوو بەڕاستی دەبێت ئەم حکوومەتە سیاس هەموو جنگەکانی بیرکردنەوەی بە کامل بگۆڕێ بە ئەتیجایەک بڕوە کە لەگەڵ ئەو برادرانم بە تایبەتی کردن دەبێت بەڕاستی ینی بیر لەوە بکەینەوە کۆی سیستەمەکانمان بە خوێندن بە کشت و کاڵ بەوانە بە میتۆدێکی تر دابڕێژێتەوە ئیش بە عقلێتێکی تەعامل لەگەڵ هەموو قەزایانە بکەین کە ئەمانە ئەگەر نا بەوەی پێش کوڕۆنە و دوای کوڕۆنە دوو جیهانی جیاوازن ئێمە ئەگەر بەم بە عقلەتی پێش کۆرۆنا تەعامل لەگەڵ دوای کۆرۆنا بکەین دڵنیا بە لەمەی ئێستەتیان خراپتر ئەبین متمانەی خەڵک لەگەڵ حکوومەت خراپتر ئەبێ هێندەی تر ینی تەنانەت لەناو موسسەتەکانی خۆشمانە ینی حتا حکوومەت نەیتوانیوە ینی ئیدارەکەی موحد بێ ینی ئەوە یەکێکە لە ئیشکالە گەورەکانی تر ئێمە کارەبا باشکەین بۆی بتوانین سیستەمی دوای ئەوە ینی ئەولەویاتی حکوومەت لە دوای کۆرۆنا دەبێ یەکەم خاڵ کارەبا بێ دوای ئەوە تەندروستی بێ دوای ئەوە خوێندن بێ دەبێت چاو بە سیستەمی خوێندن بە پەروەردە و بە خوێندنی باڵا بخشێنینەوە بە شێوازێک بێ کە بتوانین بە جارێکی تر تاکی بنیادی شخصیەتی تاکمان بۆ بکە ینی ناکرێت لە ناو زانکۆیەکە یەک زانکۆ بگرە هەر زانکۆیەک لە زانکۆکانی کوردستان بگرێت ئەوەندە کێشەی مامۆستامان نیە کێشەی تەلەبەمان نییە کەواتە جارێ بە کێشەی مناوان مامۆستا چارەسەرکەین ئینجا بینە سەر کێشەی تەلەبە ینی لە زانکۆکانە مەفروزە خوێندکار سنتەر بێ بۆ ئەوەی خوێندکارێکی پڕماریفە پرزانیاری پرزانست دروستکەین بەڵام بەداخەوە ئەوەندەی بۆتە کێشەی ناو مامۆستاکانی هێناتو دەسەرەوە یعنی ئەمە فائیدێکە ئیزافەیەکە بۆ ئەوەی دکتۆر کەریم وتی دوو بینەوە سەر دیوەکەی تر کە دەبێ ینی حکوومەت واز لە نەوت بێنێ ینی بۆی جەختەکەمەوە واز لە نەوت بێنین چکە نەوت کارەساتی بۆ دروست کردوین کارەساتی گەورەترمان بۆ دروست دەکە ئێمە دەبێ بیر لەوە بکەینەوە ئاوێکی زۆرمان هەیە دەشتایەکی زۆرمان هەیە ژینگەیەکی زۆر باشمان هەیە بە کشت و کاڵ بە پیشەسازی ئەتوانین ئەمە بنیاد نینەوە بەڵام ئەو پیشەسازی کشت و کاڵی کە تەکاملێک دروستکە لە بینی یەکانی تەواوکاری یەک بن بتوانین پێکەوە هەمووی خزمەتی یەک بینی چینێک دروستکەین زنجیرەیەک بین بە تەمای یەک بین چونکە نەک وەک ئەوەی ئێستا ینی بڕۆ هەر تەلەڤیزۆنێکی کوردستان دەکەیتەوە ڕیکلامە بۆ بەرهەمی ماستی تورکی و ئێرانی تەلەڤیزۆنەکانمان شەڕیانە لەوەر ئەوەی کامیان باشترە وەک ئەوە بێ تورکیەکە لە کوردستان دروستکرا بە ئێرانەکەش لە کوردستان دروستکرابێت لە کاتێکە هەردوو بەرهەمەکە ئەگەر وردبینەوە ینی خراپترین کوالیتیانەیە کە پێشکەش بە کوردستان ئەکرێ ئەو بەرهەمانەی کە دێنە کوردستان بە تورکی و بە ئێرانیەوە کە بازاڕەکانی کوردستان نێتەنیوە هەمووی کوالیتەکانیان خراپە بە کەڵکی خواردنی باش نایەن ناچاریشین دەبێت بکەین لەبەر ئەوە ئێمە وابەستەیان بووینە جۆرێکە بۆتە ئەوە ینی خۆشمان ینی هاندەری ئەوەین حکوومەتش بۆتە هاندەرێک بۆ ئەوەی کە ئەو پیشەسازیان لە کوردستان ئەکرێ ئاسوویەکی فراوانی ناداتێ بۆ ئەوەی گەشە بکە بۆ ئەوەی بەرە پێش بڕوە لەبەر ئەوە دوو ئەگەر بینەوە سەر هەندێک ئێمە حکوومەت باجێکی گەورە ئەدا ینی تەسیل ئاسانکاریکی گەورە بۆ هەموو سەرمایه‌دارێکەکە کە بێت کارگە دروستکە لە کاتێکە ئاسانکاری بۆ ناکە بەرەمەکەی لە ناو کوردستان نەساخ بێتەوە ئاسانکاری بۆ ناکە بۆ ئەوەی لە کاتی خۆیان بەرهەمی بیانی ڕاگرێ بۆی بەرهەمە ناخۆیەکان بفرۆشێ یعنی ئەمە وشکالەتانەیە کە دەبێت حکوومەت بە دیقەت تەعاملی لەگەڵا بکە و زۆر سپاس
زۆر سپاس کاک فەیسەڵ. کاک حوسێن وەختەکەمان زۆر برد بەڵام باسەکە گرینگە بەس هەر دەبێت لە کۆتاییەکەی زۆر نزیکەوینەوە. لە 5 دەقەدا تێبینیەکانت چییە؟ پێشنیاری چ دەکەی کە دوای بێمەوە لای دکتۆر مەسلح و دکتۆر مراد بزانین ئەوان بەڕێوەی اجتیماعی دەبن؟ فەرموو. کاک حوسێن مایکەت داخستۆ بیکەوە کاک. ئەمن زۆر بە کۆنکرێتی باسی ئەو چەند خاڵە دەکەم لەبەرەوە کە ئەوانە ماوەیەکی زۆرە کارمان لەسەرەوانە کردووە ئەوە نەتیجەی ئەوەیە کە من پێگەیشتومە. ئەوەی کە دەڵێن دەبێ ئابووریەکە بگۆدرێ سیاسەتی ئابووریەکە بگۆدرێ و ئەنوای پێشنیار لەو ڕوویەوە هەیە هەنگاوەکانی بە بۆچوونی من بەم جۆرن کە ئەمە دەست پێ بکەین بە بینانانی کۆمپانیای حکومی و کۆمپانیای حکومی تاریخیان پردەبازێک بوونە بۆ ئەوە کە ئەو وڵاتانەکە کۆمپانیای کارتی تایبەتی بەهێز و بەتوانایان نییە وردە وردە کۆمپانیای کارتی تایبەتی بەهێز بە ڕێگای ئەوانەوە ساز بێت بۆ ئەوەکە کۆمپانیەکان کار بکەن بازاری ئێمە بەکار بکەوێ ئەمە دەبێت محکەمەی کارێکمان هەبێت محکەمەیەکی جێی بڕوامان هەبێت کە ئەگەر کۆمپانیایەک لە کوردستان تووشی گرفت بوو بزانە ڕوو لە چێ بکە. مەسەلەی بانک یەکجار زۆر گرینگە ئەگەر هاتوو کۆمپانیاکان دامەزران ئەوانەی کە موچەخۆری ئێوێن هەساباتی بانکیان هەبێ ئەوە لە ئابووریدا تەسبیت کراوە کە ڕێژەی هەساباتی بانکی دانیشتوانی وڵاتێک ڕاستە و ڕاست پەیوەندی هەیە بە گەشەی سیستمی بڕۆکراسی حکومی بە گەشەی ئابووری و تەنانەت بە گەشەی دموکراسیش. لە ناو خوێندندا خوێندنی پیشەیی یەکێک لە خوێندنە هەرە گرنگەکانە کە کوردستان لێستا و هەتا 30 ساڵی دیکە پێویستی پێیە. ریسێرچێکی زۆر گەورە هەیە ئەدەبیاتێکی گەورە هەیە لەسەر ئەوەکە لەسەر پەیوەندی گەشەی ئابووری و سیستمی پەروەردە. ئەگەر خواست لەسەر هێزی پەروەردەکراو لە بازاردا نەبێ لە ئابووریدا نەبێ سیستمی پەروەردە پێش ناکەوێت. یعنی ئەو ئێکۆنۆمیانە ئەو ئابووریانە کە لاوازن سیستمی پەروەردەشیان لاوازە. ئەگەر چاو لە ڕانکینگی زانکۆکان بکەین وەکو نمونە هەموو ئەو وڵاتانەکە ئابووریەکەیان هەرچەندە دەستە خواردتر کواڵیتی خوێندن و زانکۆکانیشیان ئەوەندە دەستە خواردتر. گەشەی ئابووری وڵات خاڵی مرکزی و ناوەندی سیاسەتە کە دەتوانێت زەمینە خۆشکە بۆکە لە بوارەکانی پەروەردە و تەندروستی و ئەوانی دیکەدا هەنگاو هەڵبێنین بەرەو پێشەوە. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم کە زووتر لە وەختی خۆت تەواو بووی. کاک مەسلح وەکو ئاخرین قسەت بۆ ئەم بارودۆخە ئیجتیماعیە کە کەم و چاڵەمەکانیمان پێ ئەژێنەوە لەڕێی ئەو پسپۆرانە شەموویان لە بواری جیاجیا ئیشارەیان بە هەڕەشەکانی کرد. چ پێشنیارێکت هەیە بۆی کە من کەمێک نەوعەن ما ینی کورتەیەکی ئەو قسانێک و بە ڕێزانە باسییان کرد بەکار بینمەوە ینی دووبارە بیڵێمەوە بۆی بڵێم کە حکوومەت بەهێزەوە دەگەڕێتەوە و ضرورەتی حکوومەتی بەهێز لە ئایندەدا چییە و چاپشاندنەوە بە مەسلەی من ناوی ناڵێم ناوی نانێم کەرتی تایبەت ئەوەندەی ناوی دەنێم خەمساردی حکوومەت ینی کەرتی تایبەت گەشەی کرد بەڵام حکوومەت وا تەفسیری کرد کە کەمترین تەداخلی تێدا هەبێت. پێم وایە مەسلەی بگەڕێنەوە سەر مەسلەی کۆڕۆنا ڤایرۆس پێم وایە نەوعێک لە پارادۆکس ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین جۆرێک لە پارادۆکسێک هەیە. یەک شڵەقانێکی زۆر گەورە بوو لە یەک ڕۆژدا مەزانیمان کۆی سیستمی پەروەردە ڕاگیرا و هیچ بەدیلێکی نەبوو. یعنی تا ئێستا کەش ڕاستە هەندێ لە
قوتابخانە تایبەتەکان ئیشی خوێندنی خۆیان لە ڕێی ئۆنلاینەوە دەکەن بەڵام بەشێکی زۆر هەرە زۆری کە کەرتی خوێندنی حکومیە تەواوپەچی کەوت ئەوش لەسەرەوەیە کە هیچ ژێرخانێک هیچ ئینفراستراکچرێک بۆ مەسلەی خوێندنی ئۆنلاین نییە وەکەوەی کە لە وڵاتانی دی ینی پەروەردە بە تەواوی پەچی کەوت تەندروستی هەموو فۆکۆس لەسەر ئەوە بوو کە کەیسی کۆرۆنا چۆن تشخیص بکرێت چۆن معالجە بکرێت هەموو تەرکیزەکە لەسەر ئەوە بوو ئێمە زانیمان کە تەنانەت خەڵکی کە نەخۆشی زۆر قرس و درێژخایەن و ئەوانیان هەبوو ئەوانش ئێمال کرد لەسەرەوەی کە کەسێک کە ڕەنگە ڤایرۆسی گرتوێت بەڵام دەماندیت ئەوانەی کە ڤایرۆسیشان گرتووە ڤیدیۆ گەیشە دەستی ئێمە کە گۆرانی دەڵێن و کەیفیان سازە و هیچ تەسیری ئەو تۆی لێ نەکرد پارادۆکسەکە ئەوەیە کە یەک کۆمەڵگە بە تەواوی شلەقا هەموو جونگەکانی کۆمەڵگە بە تەواوی پەچیان کەوت لە ڕووی ئابووری لە ڕووی خوێندن لە ڕووی تەندروستی لە هەموو شتەکە تەرکیزی زۆر لەسەر مەسەلەی ئەوە بوو یەک دوژمنی خارجی هاتووە ناوی ڤایرۆسێکی بچکۆلە کە هیچمان نابینین ئەویش ناوی کۆڤید 19 بەڵام لە هەمان کاتیشدا تا ئێستاکەون پێم وایە لەۆشدا بەردەوام دەبین ئەگەر ئەو لایەنە کۆمەڵاتی لە بەرچاو بگرین مەسلەی سوشال دیستنس و مەودای تێکەڵاوی خەڵک کە هاوڕیان باسییان کرد کە تەسیری کرد سەرەوەی کە خەڵک تێبگالەوەی کە مەسەن وەکو جارە ناتوان یەکتری ماچکەن وەکو جاران خەڵک ئەلکتری بکەن دیستنسێک دابنین کەمتری ئێمە ڕەنگە لە دنیادا کەم یەکبین لە وڵاتانەی لەو شوێنانەی لەو هەرێمانی کە کەمترین زیان پێم وایە هەرواش دەڵات ئەگەر هەبێت بەردەوام بین لەسەر ئەو ڕێنمایانەی کە تا ئێستا کە خەڵک پەیڕەوی لێ دەکات و حکوومەتیش لە ڕێی مەسلەی کۆنتڕۆلکردنی هاتوچۆ جموجۆڵەوە کۆنتڕۆلی کردووە کەمترین زیان دەکەین لە ڕووی مەسلەی بڵێ قوربانی فیزیکی کە خەڵک پێی بمرێت وەکو دیارە حاڵەتەکان حاڵەتی زۆر مایلدن زۆر خەتەر نین ئەوانەی کە تووشیش بوون هەموویان نەخۆشی دیکەیان هەبوو ینی قسەیەکەی لەوەی کە ئەوانە ڕەنگە ئەستەن کۆڤید 19 بوو بێتە سەبەبێک کە نەخۆشەکەیان کەمێک سەختتر بکاو بمرن لەو چوار حاڵەتی کە تا ئێستا هەرێت ومەرکراوە بەڵام بەو شێوەیە کە تووشی ئەو هەناسە بڕچێ دەبوو مشکلی هەناسیان دەبێت دەبێت بە جیهاز فریان کەوین و داگەن حاڵەتێک کە فریان ناکەون و سیەکانیان ڕادەوەستی و بۆ دەمرن حاڵەتی وامان نەبووە دەبێت ئەوە سریح بین بەڵام دیسانش بە معناوە نیە کە ئێمە ئیحمالی ئەوە بکەین کە ڕەنگە ئەوە خەتەرێکی زۆر گەورە بین بەردەوام بین لەسەر ئەوە لەسەر ئەو حاڵەتە پێشنیاری من ئەوەیە کە حد بۆ پشتیوانیکردن لەوەی کە حکوومەت بە بەهێزەوە دەگەڕێتەوەی کە گوتن یەک مەسلەی پێم وایە حکوومەت پێویستە گریشی زۆر ئەوەی کە هاوڕیان هەمویان باسییان کرد لەسەر مەسلەی نەک ئابووری سەر بەخۆ ئابووری پشت بەخۆ بەست و من جیاوازێک لەو دوو کۆنسپتەیدا دەبینە کوشت و کاڵ دەگەڕێتەوە یان پێویستە بگەڕێتەوە پیشەسازی بچووکی ناوخۆ دیسانەوە ئەوانەی کە پێداویستی ڕۆژانن کە وەکو کاکاوڕێ باسی کرد کە ڕەنگە مەسلەی سپلای چێنج لە هەموو دنیادا بگۆڕێت وە گۆڕاویشە ئێمە ئاگادارین یەکێتی ئەوروپا کە وڵاتی تعاملی لە ڕووی ئابووری و بەتەنانەت ئەوانەی کە یۆرۆ بەکاردێنن مناقەشەی ئەو هەفتەی ڕابردویان لەسەر ئەوەی بوو بەڵام سەرباری ئەوەش ڕاستە فەند بە شێوەیەکی گشتی دەخەم لێ لە یەکێتی ئەوروپا بەڵام ئێمە ئاگادارین کە کۆڕۆنا ڤایرۆسات هەموو حدودەکانی خۆیان داخست بەسەر بەڕووی یەکتریدا یعنی ئەو کاتە من دەوڵەتی من حکوومەتی من دێتە گۆڕێ بۆیە پێم وایە دوو ئاراستە قسە دەکەم پێم وای لێ دێت و حکوومەتیش پێویستە پشتیوانی لەوە بکات کوشتتوکاڵێکی سوبسیدایز کرا و پشتیوانی کرا و مەدعوم لەلایەن حکوومەتەوە چکە کوشتتوکاڵ ئەو شێوەیە ترادیشنەڵی جاران ڕەنگە نەتوانی ببێتە بەدیلێک بۆ ئەو کەرەستە زۆر بە کورتی کەرتی گشتیش دیسانەوە بەهێز دەبێتەوە لە هەموو ئەو سەرڤیسانێک کە باسم کرد ینی لەمە دووە هەل لە دوای ئەوەی کە کۆرۆنا ڤایرۆس بە نەوعێک مەترسیەکانی ئەوە دەبێتەوە حکوومەت بیر لەوە دەکاتەوە کە ئەگەر لە هەر حاڵەتێکی وادە چۆن بەدیلی ئەوە بکات کە خوێندن لە حاڵەتی وەدا پەرچی نەکەوێت ئێستاکە چەندی هاوار دەکرێت زانکۆیەکانیش ئینفراستراکچەیان نییە یان یەک مانگە مناقەشەیەوە دەکرێت کە خوێندن چۆن ئۆنلاین بڕوات ناتوان بڕوان بۆیە پێم وایە لە ڕووی بانقەوە دەگۆڕێت لە ڕووی کەرتی گشتیەوە دەگۆڕێت پیشەسازی ناوخۆ دەگۆڕێت کوشتتوکاڵیش دەگۆڕێت زۆر سپاس کاگرابەر ئەگەر گوێت لە دەنگم بێت و مایکەشت بکەیەوە
بە مختصری لە 2 دقەدا توانی چمان پێ بڵێ وەکو پێشنیار بۆ کار بۆ باشکردنی وەزەکە ئێمە تەنیا ڕەخنە نەبێ ئەگەر پشتمان پێ بۆی بەهانا بگەین فەرموو. سپاس کاکسەر و دیارە زۆر شتی نێگەتیڤ وترا من بەڕاستی بۆ خۆم من پێم وایە منێچێکم لەوانەیە کە پێم وایە لە ئێستادا ئەوەی کە کراوە بەتابەت ئەوەی کە حکوومەت هێرێم کردێتی لە ئێستا لە جۆرەی توانایی خۆی باش هاتووە و من کە لەوێدا تۆ قسەکانت بە من بڕی بەڕاستی من دەمویست ئەوە بڵێم کە ئەگەر بێت و خەڵک متمانیان نەبێ و باوەڕ نەکەن بەو ڤایرۆسە ئەبێ ئەو کاتە حکوومەتەکانی دنیا یا دەبێ بە زۆر ڕێگریان لێ بکەن یا دەبێ وشاری زیاتر بڵاو بکرێتەوە بۆیە ئەمەی کە ئێستا هەیە خۆشبەختانە هەم خەڵکی کوردستان وشارەکان باشە و ئیتیزامیان بە سیاسەتەکانی حکوومەتەوە هەیە ئەمە خاڵێکی پۆزتیڤە دوم لە ڕووی کۆمەڵایەتیەوە من هەست دەکەم کە گیانی هاوکاری لە نێوان خەڵکدا زیاتر بووە و کۆمپانیاکان و ڕێکخراوەکان دەستی هاوکاری بۆ یەکتری درێژەکەن دکتۆرەکە بەڕێزەکان و پزیشکان ژمارە تەلەفۆنی خۆیان بڵاو کرێتەوە بەهانای یەکتریەوە ئەمە بۆ خۆی ئەبێ ئاوردانەوەیکی گرنگ بێت کە پۆزتیڤە زۆر کە دیادەی کۆرۆنا هێناوێتی کوردستان لە ڕووی سیاسیەوە حکوومەتی هەرێم ئێستا مرکزیەتی زیاتری پێوە دیارە وەزارەتی ناوخۆ یا تەندروستیەکە بڕیارێک لێرادا کاریگەرەکەی لە سلێمانیە بندرێ لە هەڵەبجای بندرێ ئەمە بۆ خۆی جێگای دڵخۆشیە کە وردە ئەتوانێت ئاسەواری دوو ئیدارەی ئەتوانێت کاڵ بکاتەوە ئەتوانێت نیشانی بدا کە کوردستان وەکو یەک جەستی سیاسی بەیەکەوە خۆی ئاماداکە بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەیە دوان نقطەشم ئەوەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاتێک کە خەڵک متمانەی خۆیان لەسەر ئەوە لە دەستدا کە ئیترجاریشکە وەکو جاری ناتوان یەکتری ماچکەن و دەزە ناو دەستێک بجێن و بچەوە سەر شێوازەکەی ژیان یەکتری لە بەرەو ئیتر ئێستا شتێکێ بە ناوی ڤایرۆس شتێکێ بە ناوی نەخۆشی ئەمەوە ئاکات کە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی سیستەمی ژیانی کۆمەڵایەتی گۆڕانی بەسەرا بێ و ئەمەوە کە ئەم گۆڕانکاریانە لە داهاتووە بە ئاشکرا ببیندرێ بەبێ ئەوەی کە هیچ هێزێک بە زۆر بێوی ئەمە بسەپێنێەوە سوپاس بۆ جارەکە زۆر سوپاس کاکرابە دکتۆر مراد حەکیم تۆ کە بە داتا قسە دەکەی دوا پێشنیارت چییە چ بکرێ قوربان دیسان زۆر سوپاس لە ڕاستیدا ئەوەی ئاخیری قسە دەکات دەبێت کەم قسە بکات چونکە زۆربەی شتەکان گوتراینە یەک جێی خۆشحاڵیە کە دەکرێت ئیشی لەسەر بکرێت ئەو کەمە متما و داوە متمانەیە یان ئەو کەمە متمانەیە کە گەڕایتەوە بۆ خەڵک بە حکوومەت کە دەکرێت بە جددی ئیشی لەسەر بکرێتن من پێم وایە لەو مانگەدا لەو دوو مانگەدا بوومان دەرکەوت و ئەگەر ئەو بواردوخە زیاتریش بخایەنێ بوومان دەردەکەوێت کە ئێمە دەبێت چاوخشێنەیەکی گەورە بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی خۆماندا بکەین بە هەموو سەردان و هەموو داوەت و ئەو هەموو پێکەوە کوبوونەوەیە کە دەکرێت ببینین کە بەشێکی زۆریان زیادنەوەی ئێمە دەیکەین بەڵکو بەدیلیان هەیە لە ڕێی بۆ نمونە ئەو تۆڕە کۆمەڵاتیانەی کە ئێستا ناو خەڵک زۆر باشتر دەتوانێت ئاگای لە یەکتر بیتن و لە جیاتی ئەوەی ئەو هەموو کاتە بەیەکەوە بکوژین بەتەنێ و لە کاری دیکەدا و لە چالاکی دیکەدا بەسەر بین وەکو کاری دەستی وەکو خوێندنەوە وەکو ئیشی ماڵ یان هەر شتێکی دیکە بیتن هەروەها ئێمە لەحزەیەک بوو بە خوددا چوونەوە بەوەی کە بڵێ ئێمە مەترسیەکانی سەر ئێمە تەنیا تیرۆر نییە تەنیا هەڕەشەی وڵاتان نییە مەترسیەکان لە ناو خۆماندایە کە کەرتی تەندروستیمە لاوازە کەرتی پەروەردەیمە کەرتێکی بێکەڵکە ئێمە یاسا جێبەجێ ناکەین ئێمە قەیرانی ئاسایشی خوراکمان هەیە ئێمە سنتەرێکمان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتایەکان هەموو ئەوانە دەکرێت زۆرتر بایەخیان پێ بدرێتن بەڵام بەگشتی من پێم وایە کە دەبێتە لەحزەی بە خوددا چوونەوە بۆ هەمومان و هەر سەرکەوت و سەلامەت بن زۆر زۆر سپاس جنابی دکتۆر مراد وەکو ئاخرین قسە جنابی دکتۆر ناسر سەید ئەحمەدی لە ستۆکهۆڵم ئەگەر گوێ لە دەنگم بێ
هەستم کرد کاتێک کە قسەکەتم بڕی شتێک ما بێ بیڵێ ئەگەر ئامۆژگاریەکەت ماوەیە کەڵکی هەبێ بە وڵاتەکەمان مەمنون دەبین کە گوێمان لێ ناوەڵ من زۆر سپاس و دەکەم دووبارەکە ئیزنەوە بە مندا زۆر سپاس و دەکەم زۆر بۆ من جێگای شانازی بوو جۆڕاگرتن بۆ ئێوەی خۆشەویست و عەزیز دەزانم زۆر فشار لەسەر لە کوردستان هەستم بەوە کرد بەڕاستی زۆر ئەو مشکلاتێک کە ئێوە باستان کرد ئێمە لێرە شەمانە بەڵام من لەسەر ئەو باوەڕم بازە شتێک بەڕاستی ئەلعان من دەمەوێت ئاماژە بە دوو شت بکەم کاکسەر و خادر ئەویش ئەوەیە کە ئەو مەسەلەی پەروەردەی بەڕاستی زۆر گرنگەوەی کاک دکتۆر کەریم باسی کرد بەڵام ئەو شتە حەدی ئەقەل 5 ساڵ دەخایەن ینی 50 ساڵ دەخایەنێ حەدی ئەقەل بۆ ئەوەی کەمە پەروەردەی نەسلێک بکەین کە بە جۆرێکی دیکە بیر بکاتەوە ئەویش زۆری کار دەوێت من لەسەرەوە باوەڕم ئەو دەبێت کاری بۆ بکرێت بەڵام ئەو شتێکە ئەمە ئەوڕۆ باسی دەکەینەوە وەک دکتورێک بۆ من زۆر گرنگە دەو لە حزەیەدا ئەوەیە کە ئێوە لە کوردستان بە هەزینەیەکی یەکجار زۆر کەم لەو قۆناغە بێنە دەرێ بە هەزینەیەکی زۆر کەم لەو نەخۆشە بێنە دەرێ ئەوەڵێ بیرەکانی خۆمان وەک کەسانێکی کە تەخەسوسمان هەیە و زانیاریمان هەیە دەبێت لەسەر یەکتر دابنین بۆ ئەوەی کە ڕێگا حەلێکی بدۆزینەوە بۆ ئەو قەیرانەی کە ئەلعان هەیە ینی کۆرۆنا چون فشارەکە زۆر لەسەر دەبێت من لەسەرەوە باوەڕام ئەلحەمدوللا تاالان نەهاتۆ ڕەنگە بێ زیاتر بێت بۆ کوردستان بۆ وەزیەتە ئابووری کوردستان هەیەتی فشارێکی زۆر بۆ دێ بە هەر بابەت من وەک کوردێک و وەک دکتورێک و لەسەرەوە باوەڕم زۆر دکتوری تریشەیە لێرە لە ئەوروپا کە حازرە بە گیان و دڵبگەڕێتەوە لە خزمەتی خەڵکی خۆی دابێت لەوێ ئەگەر یارمەتێک پێویست بوو ئەمە لە خزمەت داین ئەمن دێمەوە و زۆر کەسی تریش دێنەوە بۆ یارمەتیکردن ئەگەر پێویست بێت بەڵام زۆرتری ئێنەرژی خۆتان لەسەر ئەم شتە دابنێن کە ئەم قەیرانەی چۆن حەلکەن ئێستا مەسئلەی پەروەردە شتێکی یەکجار زۆر گرنگەکە دکتۆر کەریم باسی کرد بەڵام ئیزن بدەین کە ئەو شتانەش بۆ مەرحلەیەکی تر باسی لەسەر بکەین فعلەن دەو لەحزەیەدا کە قسە دەکەین کۆنکرێت لەسەر کۆرۆنا زۆر بیر بکەنەوە کە حەلی بکەن بەڕاستی چون فشارێکی زۆر و دێنێتە سەری یەکجار زۆر هەر ئەوەندە دەمێ بڵم زۆر سوپاس بۆ هەمووتان لە سلێمانی جەنابی دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی دەرمناسی بەناوبانگ لە کوردستان و کاک فەیساڵ ئابووریناس لە هەولێر جەنابی دکتۆر مراد دکتۆر مستەحی ئیروانی هاوکارم کاک حوسێنی کوردنەژاد و کاک ڕابەر لە دهۆک کاک جعفەر سمۆ کە زانیاریەکی باشی لەسەر باری کەمپەکان داینێ زۆر سپاس بۆ دکتۆر هاوڕێ مەنسوور بەگی خۆشەویست لە دانیمارک کە لە وەختی خۆی گرتەوە و بەردیارێکی زۆر پەرچاوی کرد لە کۆتاییدا دکتۆری پزیشکی میهرەبان و بەڕێز کاک دکتۆر ناسر سەید ئەحمەدی زۆر سپاست دەکەین ئەزانم 2 سەعات وەخت وەرگرتن لەوێ کارێکی کەم نییە ئەوەی کە ئێوە باسان کردووە پێشنیارتان کرد زاویەی جیاجیا بوون بۆ چارەسەرکردنی ئەو تەنگ و چەڵەمەیەکە یەک هەموو دنیا تێدایە دوو وڵاتی ئێمە بەو لاوازی اقتصادی و اجتماعی و سیاسی و ژێۆپۆلیتیکی کە تێئەژێ لە هەموو وڵاتان زیاتر لە ژێر هەڕەشەداین بۆیە کۆکردنەوە و لەسەر یەکدانانی بیرکردنەوە بۆ دەرچوون لە قەیران گرینگە بەڵام ئەوە بە هیچ شێوەیەک لە پێشنیار و ڕوانگاکانی ئێوە لەسەر کەموکوڕیەکانی بنیادی کۆمەڵگای ئێمە و سیستەمی ئێمە کەم ناکاتەوە دەستان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم بە بیرڕاکانتان و هیوادارم بتوانین بیگەێنینە وەکو ئەڵێن ئەسحابی قەرار کە گوێیان لە دەنگی ئێوە بێ زۆر سوپاسان دەکەم ببورن وەختێکی زۆر بوو 2 سەعات بەڵام لە تەنگوانەیەکی گەورە داین دەرچاوی من باحافظ ڕۆژ باش بۆ هەموو لایەک